بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش مێدەکەین ئاسوودە و کامەران و لەشساغ بن ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم هۆنیا بە هاوکاری هاوکارانمان لە پەیام کۆمەڵێک بۆ بابەتی نوێ لە پرۆگرامی پەیامی ڕۆژ پێشکەشتانەکەین و مێدەکەین لەگەڵمان بەردەوام بن بۆ مێدیەوەی کۆمەڵێک سوود و زانیاری نوێ بێوەی عەزیز ببەخشید. بەڵێ سڵاوی خۆتان لەگەڵ بینەرانی خۆشەویست لە هەر شوێنێکەوە بینەرمان هیوادارم ڕۆژێکی زۆر هەموو پرۆژەتان هەبێ. ئەمڕۆژ لە پەیامی ڕۆژەوە بە کۆمەڵی بابەتی نوێ و بە هاوکاری هەموو هاوکارانمان لە پەیام و لەگەڵ هاوکارم شان ئەمڕۆ پێشکەشتانی دەکەین کۆمەڵێک تەوەر و بابەتمان بۆ ئامادەکردوون. لە تەوەری یەکەمما ئەمڕۆ باس لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی ئیشکردن بە منداڵان دەکەین. ساڵانە لە سێی مانگی شەشەوە هەتاوەکو 12 شەشدا دەنرێ بە هەفتەی بەرەنگاربوونەوەی ئیشکردن بە منداڵان بۆ پێی کە منداڵان لە جیهاندا لە دۆخێکی نەخوازراون و بەپێی ئەو داتایانی کەرخراوی تەندروستی جیهانی بڵاوی کردوێتەوە 160 ملیۆن منداڵ کار دەکەن کە ئەوەی جێی سەرنجە ئەوەیە کە زۆر بەشیان لە خوار تەمەەن 5 ساڵەون و ئەم ماوەیە دانراوە بۆ بەرەنگاربوونەوەی ئەو دیاردەیە بۆ ئەوەی کار بکرێت لەسەر باشترکردنی دۆخی منداڵان لە جیهاندا لەبەر ئەوەی یەکێکە لە پێشەرکاریەکانی مافی مرۆڤ کە منداڵان کاریان پێدەکرێت و تەنانەت ناتوانن پێداویستیەکانی وەکو خۆراک و تەندروستی و خوێندن و فێربوون وەربگرن بەمەش دووچاری زۆر ناخۆشی دەبنەوە. هیوادارین کە لەم ڕۆدا تشک لەسەر ئەو بخینەوە کە چۆن بتوانین لە کوردستانیش بەرەنگاری ئەو دۆخە بینەوە کە جیهان لە خۆی دەگرێت و بە تایبەتیش وڵاتانی وەکو ئێمە. بەڵێ لە بەشی دوهەمی پرۆگرامەکەشماندا دیاردەیەکی تا ڕادەیەک نوێ و مەیلە و کۆن کە ئەویش ڕۆژی لەدایکبوونە بە فۆرمی نوێ وەروە بە شێوازی نوێ کە دەچێتە قاڵبی مەکروهات و مەسروفات و کۆمەڵێک بابەتی تا ڕادەیەک دوور لە جوانیەکانی نێو کۆمەڵگای کوردەواری دروست بووە. گەنجێک بیرۆکەیەکی بواتوە بۆچی ئێمە لە ڕۆژی لەدایکبوون نەیگۆڕین بە ڕۆژی بەدایکبوون و ئەو ڕۆژە بگەڕێنەوە بۆ ئامێزیدایە و لەگەڵ ئەودا کاتەکە بەسەربەرین و بە پێچەوانەوەی بچینە نێو پارک و کافێ و شوێن و ڕێستۆرانتەکان لەگەڵ کۆمەڵێک هاوڕێ و بە کۆمەڵێک فۆرمی نوێەوە یادی ڕۆژی لەدایکبوون بکەینەوە. لەسەر ئەو بابەتە گفتوگۆ دەکەین بزانین بیرۆکەکەی چۆن بۆ هاتۆ وەروەها یان بیرۆکەکەی چییە و کۆمەڵێک ڕێنمایی و هەروەها قسەکردن دەربارەی ڕۆژی لەدایکبوون یان ڕۆژی بەدایکبوون. بەڵێ زیزان ئێستاش دەچینە لای پێشبینیەکانی کەشەوە و دواتر لەگەڵتان بەردەوام دەبین.
دووبارە سڵاوتان لەبێ ئازیزان لە تەوەی یەکەمدا باس لە هەفتەی بەرەنگاربوونەوەی ئیشکردن بە منداڵان دەکەین کە لە سەی مانگەوەیە تاوەکو دوانزەی مانگ ئەم بێگومان ئەم ڕۆژە دانراوە بۆ بەرەنگاربوونەوە ئەو ڕۆژەی کە منداڵان بەڕاستی بە ئیشکردن بەسەری دەبن بەڵام ئەمە کار دەکات لەسەر ئەوەی کە بتوانن بارودۆخی منداڵان باشتر بکەن لە جیهاندا و ساڵانە کۆمەڵێک داتا و ئامار بڵاو دەکەنەوە کە بەڕاستی دەبینین ئامارەکان هەتا بێت لە زیادبوونە بۆیە گرنگە لەم ماوەی کە هەیە بە تایبەتیش لە وڵاتانی تردا ئەو وڵاتە هەژارانەی کە منداڵان لە بارودۆخێکی نەخوازراون وایە لە وڵاتی خۆشمانە تا ڕادەیەک منداڵی ئیشکەرمان هەیە بۆیە باس لەو ڕۆژە دەکەین چۆن بتوانین بەرەنگار بینەوە و کار بکەین بۆ ئەوەی کە منداڵان لە دۆخێکی باشترا بن بە تایبەت لە کوردستان میانداری زۆر بەڕێز مامۆستا فەریدون عەزیزمان کردووە توێژەری کۆمەڵایەتی مامۆستا بەخێر بێت خۆشحاڵم بە ئامادەبوونە مامۆستا ئاماژ لە دانانی ئەم هەفتەیە بۆ چییە؟ بەڵێ دەستخۆشیتان لێ یەکەم سوپاستان دەکەم کە وەک کەناڵە بەڕێزەکەتان بایەخ بم بۆنیایەن ئامانج لەم بۆنێ ئەوەیە کە ئێمەی وەک دایکان و باوکان یا هاوڵاتیان ئەم نیشتیمانە وشیارێکی زیاترمان هەبێت دەربارەی مافەکانی مناڵ و ئاگاداری زیاتری بارودۆخی مناڵان بین چونکە ئەگەر مناڵان ئیشیان کرد تووشی کۆمەڵێک کێشە و گرفت دەبن کە کاریگەری ڕاستە و خۆیان دەبێت لەسەر لایەنی دەرونی لایەنی جەستەیی و داهاتووی مناڵەکان ئامانج لەم بابەتە ئەوەیە کە پێویستە بە بایەخەوە گوێ بە پەروەردەی مناڵەکان بین و ئاگاداری ڕەوشی ژیانیان بین و ئەگەر لە حاڵەتێکە هەندێک مناڵمان هەیە کە ئیشەکەن بزانین لەکوێ ئیشەکەن وەچی ئەەکەن لەگەڵ کێ کارەکەن و لە دایک و باوکو لە کەس و کارەکان دوور نەکەونەوە لەو حاڵەتانە بۆ ئەوەی بتوانن پەروەردەیەکی تەندروست و مستەقبلێکی باشیان هەبێت. زۆر باشە. مامۆستا فەریدون وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی لەم کۆمەلگایە ئیشەکەی چالاکی مەیدانی حاڵەتەکانە بینی ینی قسە و باس و پرسیارمان زۆرە لەو بارەوە بەس ئەمێ بزانم جارێک کێ ماڵین ئیشکردن بە مناڵان زۆر جاریش توێژەرە کۆمەڵایەتیەکان دەڵێن ئەبێ مناڵ ئیش بکایان مەسەلەن ئەعتیماد بە نەفسی خۆی هەبێ ئەمانە پێم خۆشە هەر لەسەر و بابەتی باست کرد بابزانین یەکەم بەکێ دەوترێ مناڵ و ئەگە قرار بێ ئیش بکات بڕیار بە ئیش بکات بێت چۆن بیکات و تا چ تەمەنێک هەر بۆی نیە ئیش بکات چونکە جیهانی مناڵیەتی لێوەرەگیرێتەوە مناڵ ڕەنگە دڵدرونێکی پاکیە نەزانێت تەنها لە قسەی گەورەکانەوە ڕاستە دەکرێت. بەڵێ کاتێک ئێمە تەمەنی مناڵ دیاریەکرێت لە کۆمەڵگەیەکەوە بۆ کۆمەڵگەیەکی کە ئەگۆڕێ سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەویش دەچێتە بابێکی یاساییەوە کە قسەی بە خواستی من و بە خواستی کەسیکە نییە ئەو تەمەنەیە کە دیاری کراوە لە یاسا بە پێی یاسا تا خوار 18 ساڵ کە ئەتوانین بە مناڵ ناوزەند بکرێ ئەوەی کە ئەتوانێت ئیش بکرێ بە پێی یاسا هەندێک ئیش هەیە لە تەمەنی 14 ساڵ بۆ 15 ساڵ تا 18 ساڵ ئەتوانێت هەندێک کار بکرێ ئەویش هەموو جۆرە کارێک نا بەڵکو هەندێک کار کە ڕێپێدراوە یان لەژێر چاودێری کەسانی نزیک و دایکان و باوکان و سەرپەرشتیارەکانیانە ڕاستە هەندێک بۆچوون هەیە دەربارەی ئەوەی کابێ منداڵ هەر لە سەرەتاوە ئیشکا ئەویش بەڕاستی کۆمەڵگەی خۆمان کۆمەڵگەیەک بووە وا پەروەردەکراوین ژینگەی کۆمەڵایەتی ژینگەی کۆمەڵایەتی مانوا بووە کە هەر لە سەرەتای تەمەنی لاوێتیمانەوە یان تەمەنی گەنجێتیمانەوە یان لە دوای تەمەنی 10 ساڵی و 12 ساڵی بگرە هەندێک جار لە هەندێک کۆمەڵگە لە هەندێک شوێنی شاب بگرە بچووکتریش ئەکرێ بڵین لە هەندێک شوێنە ئاماژە بە تەمەنی 5 ساڵ و 6 ساڵەوە ناکەن کە بەشداری هەندێک چالاکیان کردو لەگەڵ خێزانەکانیانە بۆ احتیمادکەنە سەر خۆیانەوە بتوانن فێری ئیشەکان بن بە تایبەتی لە دەرەوەی شارەکانە منداڵ هاوکارێکی باشی خێزانەکان بووە هاوکارێکی باشی دایکان و باوکان بوو لەژێر سەرپەرشتی ئەوانە ئەوەی کە هەندێک بۆچوون هەیە دەربارەی ئەوە بەڵێ هەندێک بۆچوون هەیە دەربارەی ئەوەی کە پێویستە منداڵ لە سەرەتاوە ئیش بکا بۆی مناڵێکی لێوەرناگیرێتەوە جیهان مناڵەتی لێوەرەگیرێتەوە وەک ئاماژەم پێیا بە پێی سروشتی کۆمەڵگەی خۆمان ئەم بۆچوونە زاڵە ئەینە ئەگەر لە ڕاستیە بڕۆی پێویستە منداڵ ممارەسی ژیانی خۆی بکە و ئەو پێداویستیانی کە پێویستێتی ئاشنا بکرێت بە مافەکانی و ئەو پێداویستی خوێندن و چالاکی تەرفیهی و گەشت و گەڕان و فراهەمکردنی بواری تەندروستی و هەموو بارەکانێکی بۆ جێبەجێ بکرێت بۆ ئەوی بتوانرێ لە ڕێی خوێندنەکەیەوە داهاتوویەکی باش بۆ خۆی دابین بکات چونکە ئەگەر مناڵ چوە بەر کارکردن ئەمە وای لێکە ئۆتۆماتیکی
زۆربەی مافەکانی لە دەستیەوە گەورەترین مافیش ئەتوانین بڵی مافی خوێندنە کە مافی خوێندنی لە دەستدا ناتوانێت ممارسەیەکی ڕۆشنبیرانی ژیانی خۆی بکە، ناتوانێت ممارسەیەکی شەرەفمەندانەی ژیانی خۆی بکە. ئەمەوە ئەکات کە ئەم مناڵە نەتوانێت مستەقبلێکی ڕوون بۆ خۆی دیاری بکە کە ئەمانە هەمووی کێشن هەمووی کێشێ و وەکو پولی دۆمینەوە کوردەڵێن گشتی بە دوای خۆیان دێنێ، ینی بەس لە هەنگاوی یەکەما کە چووە وازی لە خوێندن هێنا و ئیشی کرد ئیتر ئۆتۆماتیکی کۆمەڵی کێشە و گرفت بە دوای خۆیان هێنێ کە دوایی نەک چارەسەرکردنی ئاسانە بەڵکو مستەحیلیشە. زۆر باشە. ڕێژی کارکردن بە تایبەتی لە وڵاتێک وەکو ئێمەیە ئایا لە زیادبوونە و ئەگەر لە زیادبوونە هۆکارەکەی زیاتر بۆچی ئەگەڕێتەوە؟ ڕاستیەکەی ئەگەر ئێمە ئەوەی لە بەردەستمانەیە بە خۆشحاڵیەوە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان ساڵانێکی زۆرە لەم مەجالا کارەکە ئەوەندەی ئێمە ئاشنابین لەگەڵیانەوە کارمان کردووە لە ساڵانی 2007 تا ئێستا بە بەردەوامی بەشێک لە ئیشە سەرەکیەکانیان بریتیە لە کارکردن بریتی بووە لە مەسح و بریتی بووە لە ئیشکردن لەسەر مناڵانی ئیشکەر کە هەندێک ئاماریان لایە ئەگرێ من ئاماژەی پێبم بۆ نمونە لە ساڵی 2010دا مەسحێکیان کردووە لە هەرسێ شارەکەی هەرێمی کوردستان هەولێر سلێمانی دوهۆک ڕێژەی مناڵی ئیشکەل لە سلێمانی 4067 حاڵەت بووە، هی هەولێر 8246 حاڵەت بووە، هی دوهۆک 2565 حاڵەت بووە کە ئەم ڕێژانش ئەگۆڕێن و لە ساڵی 2010 بە هەمان شێوە ئامارێکیان کردووە سلێمانی دابەزیوە ئەم ڕێژەیە دابەزیوە بۆ 2700 حاڵەت، هەولێر دابەزیوە بۆ 8406 حاڵەت، دۆک دابەزیوە بۆ 1358 حاڵەت. و لە ساڵی 2007ەوە ڕێکخراوی مناڵپارێز جارێکی کە هاتووە ئامارێکی کردووە لە ناو شاری سلێمانیە لە 2007 424 حاڵەتە بووە. ڕاستەوخۆ لەگەڵ بە هاوکاری پۆلیسی نەوجەوانان یان بە پرۆژەی خۆیان لەگەڵ پۆلیسی نەوجەوانان هەستاون بە ئیشکردن لەسەر ئەم مناڵانەی کە ئیشەکەن چۆن بتوانن کۆمەڵێک بە دواداچوونی پێویستکەن بۆی بتوان چارەسەری کێشەی ئەم مناڵانە بکەن. وڵا ئەو خاڵە گرنگە یانێ لە ئاخر ئامار هاتوۆ بۆ 400 لە ساڵی 2007 بەڵێ 424 حاڵەت، بەڵام پێشتر لە سلێمانی بەڵێ پێشتر بۆ نمونە لە 2007 تا 4067 حاڵەت بووە. ئەو مناڵانە دەبینین ینی مناڵی با بڵێن ئاوارەکان کە سوکاری ئاوارەکان زیاتریشەکەن ئاماژیان بۆ نەداوە. ئاماژ لە 2007 بەڵێ تقریبا 245 منداڵی ئاوارە بووە، 37 مناڵی پەنابەر بووە، 49 مناڵی خانەخوێ بوون، 52 مناڵی کۆچەری بوون ئەو خێزانە کۆچەریانەی کە ئەگەڕێن بەسەر شارەکانە. مەبەستمە کە ئاماژەی پێبم لەلایەن بەڕێزیانەوە دراسە حالە بۆ مناڵانەکەن ئەو مناڵانی کە پێویستیەکیان هەبووە یا بارودۆخی خێزانیان پێویستی بە هاوکاری بووە بڕێک پارەی کەم کە کەمترینی 75,000 بۆ بۆیان سەرف کردوون و ئەو مناڵانی کە پێویستیان بە خوێندن بۆ گەڕاونەتەوە بەرخوێندن و هەندێک لە مناڵەکان پێداویستی ئەساسیەکانی ڕۆژانە و پێداویستی خوێندنیان نەبوو بۆیان دابین کردوون کە بەداخەوە ئەبوایە ئەنی ئێمە بمانتوانێت ئیشی زیاتر لەگەڵ ئەم حاڵەتانە بکەین بۆ ئەوی بتوانین لانی کەم ناڵین بنبڕ بکرێ بەڕاستی چونکە ئەم حاڵەتە لە هەموو جیهانایە دیاردەیەکی جیهانیە، دیاردەیەک نییە تەنها پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە بێ بەڵکو دیاردەیەکە لە هەموو کۆمەڵگەکانە هەیە و بپێی ئەکرێ باس لە هۆکارەکانی ئەم دیاردەیە بکەین چونکە بە پێی ئاستی ڕۆشنبیری بە ئاستی ئەو کێشە و گرفتانەی ڕوو لە خێزانەکانەکەن ئەو کێشە و گرفتانەی کە ڕوو لە کۆمەڵگەکانەکەن ئەم دیاردێژ لە هەڵکشان و دابەزینایە. کاتە ئێمە چەند جۆرێک کارکردنمان هەیە ڕەنگە هەنێکیان بەبوونی نەبوونیەوە بێ ناچاریەوە بێ هەندێکیان ڕەنگە بەهۆی ناچارکردنەوە بێەوە قۆسنەوەی ئەو منداڵانە بۆ بەکارهێنانیان بۆ پەیداکردنی پارە دەداتە چەند جۆرێکمان هەیە کە ڕەنگە زۆر جار ئەوانی کە بۆ بە زۆر ئیشپێکردنە ڕوبەڕووی یاسا و کۆمەڵە شتێکتر بمنەوە ئایا بەڕاستی دەتوانرێ لە هەر چەند شێوازەکانە بە هەمان شێوە بەرەنگار بکرێتەوە و ئێوە بتوان هەنگاو کاتێک ئێمە باز لەم دیاردەیەکەین ئەبێ بگەڕین بۆ ئەو هۆکارانەی کە پاڵ بەم دیاردەیان پاڵ بوانێن ئێمە وەک ئاماژەمان پێیا یەکێک لە هۆکارەکان خراپی لایەنی ئابووری ئەگەر دیقەت بین زۆربەی ئەو کۆمەڵگانەی کە ئاستی بژێوی ژیانیان لە ئاستێکی لاوازدایە
مناڵەکانیان لە ئاست و گوزەرانێکی خراپدایە و زۆرترین لە مناڵەکانیان خەریکی ئیشکردن و کاری قورسەکەن و کاری تااقەت پڕکێنەکەن کە زۆر جار کاریگەری زۆر گەورەی لەسەر لایانی جەستەیان هەیە چونکە ئەو کارەیەکەن بنیەی جسمی ئەوان توانێت تەقبولی و جۆرە کارانەی نییە کە ئەمە بۆ نمونەیەکێک لە هۆکارەکان هۆکاری ئابوووریە یەکێک لە هۆکارەکانی تر کە ئەگەر دیقەت بین ئاستی ڕۆشنبیری گەلانە ئاستی ڕۆشنبیری و سەقافەتی مجتەمەعە چونکە کاتێک کە ئاستی ڕۆشنبیری خێزانەکان لە ئاستێکی بەرزابێ پەنا نابنە بەر ئەوەی کە مناڵەکانیان بنێرنە بەر جۆرێک لە کار کە دڵنیاشن پاشە ڕۆژی مناڵەکەیان بەرەو کوێ بە بۆیە دایک و باوکی وشیار بە جۆرێکە کە بەردەوام خۆی مانووەکە لە پێناو داهاتوی مناڵەکەیە باشە ئەمە یەکێ لە هۆکارەکانی کە خاڵێکی کەمان هەیە کە بەڕاستی ئەما کەوێتە سەر دەسەڵات و سەر حکوومەت کە بریتە لە لاوازی لەو یاسایانەی کە تایبەتە بە خێزانەکانەوە چونکە بەڕاستی خێزانیش کۆمەڵێک مافی تایبەتی خۆی هەیە پێویستە لەسەر حکومەت بۆی دابینکە کاتێک کە زانێ خێزانێک لاواز لە ڕووی ئابوووریەوە لاوازە یان هەندێک جار خێزانەکە لە ڕووی ئابوووریەوە لاواز نییە هەندێک لە خێزانەکانمانێ ئاست و گوزەرانی زۆر باشە بەڵام دایک و باوکەکە ئاستی ڕۆشنبیریان بە جۆرێکە خراپ مامەڵە لەگەڵ مناڵەکەکەن خۆ ئەگەر ئێمە بیرمان نەچێ هەموو جارێک شوێنی کارەکە خاوەنکارەکە ڕەنگە کەسێکی غەیرە نەبێ خراپ مامەڵە لەگەڵ مناڵەکەکە هەندێک جار کەسی نزیکەکانێتی باوکێتی کەسی نزیکێتی خێزانێکی دروستی نییە ئافرم خێزانێکی دروست نییە مەبەستم لەم خاڵە ئەوە بوو ئەگەر یاسایەک هەبێ بۆ چاودێریکردنی خێزانەکان و لێپرسینەوە لە دایکان و باوکان لەو کاتێک خراپ مامەڵە لەگەڵ مناڵەکان ناکەن ئەکرێت ئەمەژێکێ بێ لە فاکتەرەکان فاکتەرێکی کەمان بریتە لە شەڕ و جەنگ کە بە تایبەتی ئەگەر جەنگ ڕووکە لە هەر وڵاتێک سەرتاپا ژیانی هەموو مرۆڤەکان تەدمیرە بێ جا بەشێک لەو مرۆڤانش بریتین لە مناڵ و مناڵوا لێ کات کە لادا لە سروشتی ژیانی خۆی ئەگەر خاڵێکی کەش بریتە لە چی بریتە لە نەبوونی ئەو ڕێکخرا و ئەو لایەنە پەیوەندیدارانەی کە داخۆکی کاری سەرسەختی مافەکانی مناڵن بۆ ئەوی بتوان وشیارێکی زیاتر ئەمە یەکێکە لە خاڵەکان بەڕاستی وە کۆمەڵی خاڵی کەش هەیە بەڕاستی ئەگەر ئێمە باسیکەین مامۆستا فەریدون هەر دەربارەی ئیشکردن بە مناڵان یعنی بەڕێز وەکو توێژەر وەکو پسپۆڕێکی خۆ دەبینی بەگشتی لە هەرێمی کوردستان لە گەرمای نیوەڕۆیان لە ساردی زستانە لە شەوانێکی درەنگ لە پاڵێن لە ترافیکەکانە کۆمەڵێک مناڵ پشت دەفرۆشن یاخود ئاوێنی ئۆتۆمۆبیلەکان پاگەکەنەوە من زۆر جار بینی و باز لەوە دەکرێت ئەگەر پاریان نەدەی تێجنێوە دەدەنێیان ڕەوشی سەرێشە دەبی یعنی مناڵێکی پاک ئەگەر ئێمە ئێستاکە خەم نەخۆین هەر باس لەوە کرد لایەنە پەیوەندیدارەکان یعنی ڕەنگە ئێستا چارەسەرکردنی ئەو مناڵە ئاسانتر بێت لەوەی بێتە گەنجێکی هیچ ترسێک لە دڵیانیە و هیچ ئومێدێک و هیوایەکی نەبوو گیانی مناڵی نیە ڕەنگە تۆ لە جارێکا 4000 بیان بۆ نمونە 2000 گەنجی باشی مەترسیدارت لە کۆمەلگاکە چاندووە بەڵێ یەکێک لە ئەو کێشانەی کە هەیە و تایبەتە بە بارودۆخی ئەو مناڵانە بریتە لە چی بریتە لە لاوازی لە جێبەجێکردنی یاسا چونکە ئێمە بیرمان نەچێتەنان لە یاسای عراقیشدا لە ئەستۆگرتن و بەرپرسیارەتی مناڵ تا خوار 18 ساڵ لە ئەستۆی دایک و باوکە یاساکانمان هەیە جێبەجێکردنی یاسا و تەنفیزکردن و چاودێریکردنی خێزانەکان چاودێریکردنی یاساکان بۆ جێبەجێکردن لاوازە چونکە بەڕاستی بەرپرسیارەتی ئەو بەخێوکردنی مناڵ لە ئەستۆی دایک و باوکە لەم حاڵەتە ئێمە خۆمان چەندین جار لیژ نەبووین بەسەر ئەم حاڵەتانەوە بەڕاستی کێشەگەلێکی زۆر هەیە کە یعنی بە تەنها بە دەست بەسەرکردن و تەعاهود بەڵێن نامەوەرگرتن بە خێزانەکان چارەسەر نابێ وەک ئاماژەمان پێ وەک ئەوەی لە سەرەتا باسم کرد ئەمە پرۆژەیەکە پێویستی بە ئیشێکی درێژخایەن هەیە پێویستی بە ئیشکردنیەکی بەردەوام هەیە پێویستی بەوەیە کە کاتێک کە تۆ منداڵێک ئەبینی لە شوێنێک کارەکە لەلایەن توێژەرانی کۆمەڵایەتی و کەسانی پسپۆڕەوە سەردانی خێزانەکان بکرێ و بە دوواداچوونی بۆ بکرێ بزان هۆ کارەکەی چییە چونکە وەک ئاماژەم پێە مەرج نییە هەموو جارێ بەهۆی خراپی لایەنی ئابوووریەوە بێ ڕەنگە هەندێک جار بەهۆی ناوشیاری
ئاستی ڕۆشنبیری و ناوشیاری دایک و باوکانەوە بێ بەرامبەر بە مناڵ و بەرامبەر بە مافەکانی مناڵ. چونکە ئەم حاڵەتەی کە باسێکەین یعنی کاریگەری زۆر خراپی لەسەر داهاتووی مناڵ هەیە، بیزات ئەو مناڵانەی کە لەسەر شەقامەکان ئیشەکەن و ئەو مناڵانە زۆرترین جار ئیستیغلالەکرێن بۆ حاڵەتی تاوانکاری، بۆ حاڵەتی وەک جەنابە ئاماژە و پێەیە کە زۆر جار تووشی کێشە و گێچەڵی سێکسی و مەشاکیلی کابنەوە. چونکە بەڕاستی هەندێک جار ئێمە کە لیژنە بووین لایەن قایمقامەتی سلێمانیەوە و چەندین جار بەشدار بووین لەم لیژنانە، یعنی لەلایەن هەند چەند مناڵێکە و کەسێکی گەورە لەو لاوە سەرپەرشتیەکە. یعنی چەندین جار کاتێک کە چوین لەگەڵ مناڵێکا گفتوگۆمان کردووە، قسەمان لەگەڵا کردو، سیرمان کردو، کەسێکی گەورەتر هاتووە بۆ لامان و توتیۆ چیتان ناوە لەو مناڵە وازی لێبێن و ئەو خۆم لێرام ئاگادارێکم. واتە بە هەموو شێوەیەگەم مناڵانە ئیستیغلال کراون و سوکایەتیان پێکرێەوە بە تەواوەتی بێبەشن لە مافەکانی خۆیان. چونکە ئەگەر دیقەت بین وەک جەنابە ئاماژە و پیا و هەمووشمان بینیمانە لە سەرمایەکی زستانی تاقەت پڕوکێنە لە کۆمەڵگەی خۆمانە بەجووتێ نەعلەوە لەناو ئەو بارانە و بەفراوایە و هیچ هەستێکی نانەماوە یعنی بەڕاستی. وە زۆر جار خەڵکیش سکاڵا لەسەر و مناڵاناکەن، چونکە هەندێک جار بە ناوی ئیشکردنەوە لەسەر شۆستە و شەقامەکان فێری کۆمەڵک تاوانە بن. چەندین جار ئاگادارکراین کە جزدانی خەڵکیان بردووە لەو کاتی ویستویانە پاریان بەنێیان هەندێک شتیکە. بەڕاستیش لێرە مناڵ ئەو مادەیە کە تۆ دەوێت چی لێ بەرهەمبێنی ئەوی لێ بەرهەمیە. تۆ کاتێک کە ئەیخەیتە سەر جادە و ئەم کاری پێەکەی فعلەن ئەوە نەتیجەکەیەتی، بەڵام ئەگەر بە ئاراستەیەکی کە بڕوا بە دڵنیایی نەتیجەیەکی ئیجابی ترێ بێت. زۆر باشە. ئەم هەفتەی کە دانراوە لە کوردستانە تا چەندێک گرنگی پێدراوە چالاکی ئەنجام بدرێ، وەک دەڵێن بۆنمە ئەو ڕۆژانی کە لە کوردستان هەیە هەر بنمە ڕۆژی کرێکاران هەمویان ئیش دەکەن و بەڵام خوێندکاران نەچنە ماڵەوە پشوو ئەدەن. هەوڵدراوە چالاکی ئەنجام بدرێ، بە تایبەتی ئێستا کرانەوەیەک هەیە ڕێکخراوەکان دەتوانن بێنە ناوچەکانی وەکو کوردستان و کۆمەڵەیەک چالاکی ئەنجام بدرێت. ڕاستیەکەی ئەو جیهەتانەی کە تایبەتمەندن بە بواری مافەکانی مناڵەوە وەک ڕێکخراوەکانی تایبەت بە داگۆچیکردنی مافەکانی مناڵ بەبێ ئەم ڕۆژەش بەردەوام خەریکی داگۆچیکردن و ڕۆژانە ئیش و پرۆژیان هەیە لەسەر ئەوە. وەلایەنە پەیوەندیدارەکانیش وەک وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بێوچان ئێمە ئیشەکەین لەسەر ئەمە، چونکە بەڕاستی بە بەشێک لە واجباتی خۆمان ێزانین و ئەرکی خۆمانە بەڕاستی. بەڵام ئێمە ئەبێ ئەوە بزانین کە ئاستی خزمەت گوزاری لە کۆمەڵگەی ئێمە و ئاستی ڕێکخراوەکان و توانە حکوومەکانیش لە ئاستێکی باڵا نییە. ئەوە یعنی ئەینا یعنی بەبێ ئەم ڕۆژەش واجبمانە و ئەرکی سەرشانمانە ئێمە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بەپێی توانای خۆمان، بەڵام ئایا توانامانەوەندە بەهێزە بتوانین بەردەوام لە مەسحابین بەردەوام تیمەکانمان لەسەر سەرڕای ئەو مناڵانەی کە لە ناو شارەکاندا هەیە ناو ناوچەکانی کوردستانە هەیە کۆمەڵێک کۆچەریش هەیە پەنابەر هەیە کە لێرەدا ئەنیشن ڕەنگە ئەمە قورستر بێ بۆ بەرەنگاربوونەوەی ئەم بەدڵنیایی یعنی کێشەی بە تایبەتی کۆچەرەکان ئەو کێشەیە کە یعنی ئەگەر من لەم ڕوانگەیەوە بڵێم و لەسرم نەکرێت چارەسەرکردنی مستحیلە، ینی وەکو مستحیلی لەوانە قسەی تۆ نییە، ینی هەبوو پاش پشتگیریەک لە قسەکەی بەڕێزت لایەنێکی پەیوەندیدار من لەسەر جادە بانی کاک مامۆستا فرێدن بڕات هەبێ مرۆڤ ئەگەر تۆزێ ویژدانی بێ ناتوانێت ینی کۆمەڵێک دیمەن هەیە بۆ گەرمایە خانمێکە وەسێ مناڵێکی پێ لە ناوەڕاستی سایدەکە لەم سەر ئۆتۆمۆبیلە گەڕوا لەو سەر ئۆتۆمۆبیل ینی هەر لە ڕووی مەترسیەوەی ئۆتۆمۆبیل لێبدا لەو گەرمایە، یعنی لایەنی پەیوەندیدارمان ئاگادار کردەوە زوو بەدەمەوە هاتن، بەڵام وتی ئێمە نازانم چەندەمین جارە هەر ئێمە ڕۆشتی نەگەڕێتەوە، ینی من پێم کۆنتترۆل ناکرد دایکی مناڵی حەقیقی دایکی خۆیەتی دێنە تێرە قڕوکێکە. من نمونەی یەکێک لەو ڕێکخراوانت بۆ باسەکەم کە ساڵانی 2007 ئیشم لەگەڵا کردن یان نمونیان بۆ گەڕامەوتیان ڕۆژێک لە بەردەمی خستەخانەیەکە مناڵێکمان بینی پێویستی بە نەشتەرگەری بوو، منداڵێک بوو لە ڕووی جەستەییەوە شێواویەک هەبوو پێویستی بە نەشتەرگەری بوو. داوامان لە کەسوکارەکەی کرد دایکەکەی کرد کەسوکارەکەی کرد کە بێن لەلایەن ئێمەوە هەموو تێچووی نەشتەرگەریەکەی بۆکەین. تیم من ئامادە نیم نەشتەرگەری بۆ مناڵەکەم کەم چونکە بەو شێوەیە توانم زیاتر پارەی پێپەیاکەم. یعنی چارەسەرکردنی ئەو کێشانە بەڕاستی لەبەرەوەی پێشتر من لیژنە بووم لە لیژنەی سەرپەرشتیکردنی سوالکەر و ئەوەی کە لە قایمقامێت هەبووە و
چەندین جار دەرچوین لەگەڵیانە و چەند تووشمان بۆ بە چەند تووشی چەندین مناڵی ئیشکەر و ئەو مناڵانەی کە ئەو کارەیان ئیستیغلال کراون بۆ ئەو کارە بەڕاستی وەکو مستەحیلی لێ هاتووە چونکە پێویستی بەوەیە وەک باسم کرد تەنها ئەوە نەبێت کە تۆ بچی گفتوگۆی لەگەڵاکەی تەسلیمی پۆلیسی کەیت و تەسلیمی خێزانەکەی بکەیتەوە بەمە چارەسەر نابێ بەڵکو ئەمە پرۆسەیەکی درێژخایەنە پێویستی بە میزانیە و تێچوویەکی تایبەت هەیە کە بەردەوام ئیشکی لەسەر بارودۆخی ئەو خێزانە و لەژێر چاودێریا بنوە مناڵەکانیان بگەڕێنەوە بارودۆخی ئاسایی مناڵەتی یعنی بەڕاستی تا ئێستاش بەداخەوە جگە لەو هەوڵەی کە ڕێکخراوی مناڵ پارێز بە بەردەوامی هەی بووە و لە ئێستاشدا هەیەی خۆشبەختانە کە سوپاسیانەکەین وەجێی دەستخۆشیە بەڕاستی لە ئاستێکی واشتێکی وا نابینین کە پێویستە بایەخی زیاتر بدرێ بە مناڵان چونکە ئەگەر ئێمە دیقەت بین لە زۆربەی وڵاتانی کە مناڵ یعنی وەکو ڕەگەزێکی سەرەکی لە ناو خێزانە لە ناو کۆمەلگا سەیرەکرێ بەداخەوە تا ئەم دقەیە لە کۆمەلگەی ئێمە مناڵ بەم شێوەیە لێگەڕێ مناڵ بەڕاستی دەستخۆش وای لێ یعنی تا ئەم لەحزەیە مناڵ نەبووە بە ناڵین ببێ بە چەقی سەرەکی خێزان بەڵکو پێویستە ببێ بە کارکتەرێکی سەرەکی کە بایەخی تایبەتی پێ بدرێ و لەسەر ئاستی مؤسسە و دامەزراوە مؤسسەی تایبەتی بۆ دابنرێ بەڵێ بەدڵنیایی تۆ ئەگەر بتەوێت مستەقبلێکی باش بۆ کۆمەڵگەکەت ببینی و چاوەڕوانی شۆڕشێکی ڕۆشنبیری بەرهەمدارکەی بۆ کۆمەڵگەکەت ئێخۆ بێ بە هەر لە ئێستەوە بایەخ بە مناڵەکان بێ بۆیە پێویستە بابەتی مناڵ و ئەو دامەزراوانەی کە ئیش لەسەر مناڵەکەن ئەوەندە بەرفراوان بکرێن کە ببن بە بەڕێوەبەرایەتی سربەخۆ ببن بە مرکزێکی تایبەت کە ئیش و کاریان تەنها مناڵ بێت. زۆر باشە مامۆستا فەریدون دەرفەتمان زۆر نەماوە دەمەوەکو کۆتا پەیامەت لێرەیە وەکو توێژەرێک مەیدانی ڕۆژتوی کەیست بینیوە دەیان ڕەنگە چیرۆکی سێدت لابێ پەیامت بۆ دایکان و باوکان لایەنە پەیوەندیدارەکان کۆتاییە سەرپەرشتی خێزان و گرنگیدان بە پەروەردە و بەڕاستی گرنگ تەماشاکردنی ژیانی مناڵ. بەڵێ لە کۆتاییە من پەیامێکم هەیە بەڕاستی ئەگەر داوا لە خێزانەکانەکەم داوا لە دایکان و باوکانی ئازیزەکەم بە هیچ شێوەیەک مناڵەکانیان یعنی ئیش پێ نەکەن لە حاڵەتێکە ئەگەر ئیشیان پێکرد ئاگاداری تەمەنی مناڵەکانیان لانی کەم لە خوار 14 ساڵەوە خوار 15 ساڵەوە بە هیچ جۆرێک ئیشی پێ نەکەن ئەگەر ئیشیان کرد لەو تەمەنا با لەژێر چاودێری خۆیان نابن بە دەرەجەی یەک و بە دەرەجەی دوو بزانن ئەگەر لەژێر چاودێری خۆشیانە نەبوون لەژێر چاولای کەسێکی ئەمین بن کە بتوان سیقەی پێ بکەن و بەردەوام خۆیان چاودێری و سەرپەرشتی بکەن و کارێک بکەن کە لە تااقەت و توانای جستەیی ئەوان نابێ و بەردەوام چاودێریان بکەن چونکە بەڕاستی مناڵ ئەبێت لە تەمەنی مناڵی و بایەخی پێ بدرێ و ئەگەر ئیشەکە بوو بە ئەهمیەتی یەکەمی مناڵەکە بە ئۆتۆماتیکی واز لە خوێندن و لە ژیانی مناڵێتی خۆیێنێ. سپاس بۆ بەڕێز فەریدون عەزیز توێژەری کۆمەڵایەتی سپاس بۆ ئامادەبوونی لەگەڵمان. بەڵێ زیزان ئێستاش لە هەولێرەوە ئیدریس محەممەدمان لەگەڵایە کۆمەڵک زانیاریمان بۆ دەگوازێتەوە با بچینە لای پەیامنێرمان ئیدریس سڵاوت لێبێت و نوێترین زانیاریەکان لای تۆچین. ئاسڵاوتان لێبێتۆم کاتتان باش ئەمڕۆ لە شاری هەولێر لە بەردەم دادگای هاتیاڵچوونەوەی شاری هەولێرم ئەمڕۆ جیاواز لە دەستگیرکراوانی بادینان ئەمڕۆ کەسێکی دیکەی دادگا لە دادگای تیاڵچوونەوەی هەولێر بڕێوە دەسێت ئەویش کەسی یەکێک لەو هاوڵاتیانەیە بە ناوی تەحسین یاسین کەەوە لە ساڵی لە ناوەڕاستی مانجی 6 ساڵی 2020ەوە دەستگیر کراوە کە ماوەی 2 ساڵ بەسە دەستگیرکردنەکەیدا تێپەڕ بووە بەڵام تاوەکو ئێستا نەدراوە بە دادگا ئەمە وا بڕیارە ئەمڕۆ یەکەمین دانیشتنی دادگا بەڕێوە بچێت. تەحسین یاسین کە لە ماوەی ڕابردوودا دەستگیر کرابوو ڕێگە نەدراوە هەروەک جیراوانی بادینان یاخود ئەوەی کە زۆر فشار هەبووە لەسەر لایەنە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان کەمترین بینین یاخود کەمترین چاوپێکەوتن لەگەڵ کەسوکاری خۆی هەبووە یاخود لەگەڵ تیمی پارێزەرانی من دوێنێ شەو قسەم لەگەڵ چەند پارێزەرێک کرد هەمویان ئاماژەیان بۆ کرد کە ئێمە نەمانتوانیوە قسە لەگەڵ تەحسین یاسین بکەین بۆ ئەوەی ئێمە ببین بە پارێزەری ئەم کەیسە و ئەم دۆسەیە. لە ماوەی ڕابردوودا چەندین کەس بە مادەی 1 لە یاسای ژمارە 26 ساڵ 2023 دەستگیر کرابن و بەشێک لە دەستگیرکراوانی بادینانیش بە هەمان
ئەم مادەیە دادگایی کرابنەوە ئەمڕۆ ژوا بڕیارە ئەم چاڵەگوانەی شاری هەولێر بەم مادەیە مادەی 1 لە یاسای ژمارە 21 ساڵی 2023 دادگایی بکرێن کە لە ڕێگەی هاوڕێیەکەوە من ئەوم بەدەستگەیشتووە کە پەیامێکی هەبووە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بۆ ئەو چاڵەگوانانەیەکەوە هەردەم پشتیوان و پاڵپشتی بوونە لە پەیامەکەیدا ئەوەی بۆ ڕایگشتی ئاشکرا کردەوەکەوە من سوپاسی تەواوی ئەو هاوڕێ و چاڵەکوانانە دەکەم کەوە لە پای ئەو هەموو بەرگری و ماندووبوونانەی کە هەیان بووە بۆ بەرگریکردن لە من یاخود بۆ بەرگریکردن لەو کەیسەی من و من داوا دەکەم بەردەوام بن تاوەکو من ئازاد دەکرێم لە ماوەی ڕابردووشدا چەندین کەیسی لەم جۆرە هەبووە لە هەرێمی کوردستان و لە شاری هەولێر کەەوە ئەمە نمونەی چاڵەکوانانی بادینانە بەڵام ئەمە جیاواز لە چاڵەکوانانی بادینان لە شاری هەولێر ئەم دادگایە بەڕێوە دەچێت کەوا بڕیارە ئەمڕۆ کاتژمێر 9 واتە دوای چەند خولەکێکی دیکە دادگایەکە بەڕێوە بچێت بەڵام تاوەکو ئێستا نەتوانراوە چارەنووسی ڕوون بکرێتەوە من دەمەوێت ئەمە بەشێک سەبارەت بە دادگا لەلایەکی دیکەش ئەمڕۆ کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان ئەنجام دەدرێت بە ئامادەبوونی وەزیری بازرگانی سەبارەت بە گفتوگۆکردن بەتایبەت کێشەی بنزین کە لە ماوەی ڕابردوودا کێشەی زۆری هەبووە و نرخی زۆر بەرز بۆتەوە نرخی تەواوی کەلوپەلەکانی دیکە کەلوپەلی پێداویستی ماڵان و هاوڵاتیان کە ئەمەش ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان گفتوگۆی لەبارەوە دەکرێت کە هۆکاری گرانبوونی بۆچی دەگەڕێتەوە بەتایبەت ئەو گرانبوونە بە شێوەیەک بووە کاریگەری ڕاستەوخۆ تەواوی کردوتە سەر ژیان و سێکتەری هاوڵاتیان بەتایبەت ئەو هاوڵاتیانێکەوە لە بژێوی ژیانیان مامناوەند و هەژار نشینن ئەمانە بەشێک بوون لەو زانیاریانەیەکەوە ئەمڕۆ لە شاری هەولێر دەگوزارێت. بەڵێ ئیدریس لە پاڵ بابەتی دادگاییکردنی چالاکەوانان بەرگشێوەیەکی گشتی بارودۆخی شاری هەولێر چۆنە پلەکانی گەرما باز لە کەم ئاوی ئەکرێن لەم ساڵەوە هەنێک دەوترێت چەند ڕۆژارێک هێشتا نەگەشتوینەتە قوڵایی گەرما گرفتەکانی تری شاری هەولێر یاخود گەر هەواڵێکی خۆشە لاوێ پێمان بڵێ. کاک دانیێل بەداخەوە ینی زۆر جار دەگوترێت ئێوە هەواڵی خۆشتان لا نییە بەڕاستی بارودۆخەکە خۆی وایە ینی من ناتوانم بڵێم هەواڵی خۆش لەکوێ هەواڵی خۆش بێنم کە کاتێکە تەواوی شاری هەولێر لە قەیران بن ینی لەلایەک شاری هەولێر هێشتا وەرزی هاوین دەستی پێ نەکردووە هەرچەندە پلەکانی گەرماتەوە بەرز بۆتەوە بەڵام تاوەکو ئێستا نزیک لە 12 بۆ 15 گەڕەکی شاری هەولێر لە ئێستاوە کێشەی کەم ئاوی ڕووی تێکردوون جگە لە کێشەی کەم ئاوی کە ئاویان نییە ئەو تەنانەت بە تەنکەر ئاو دەکڕن هەرچەندە لایەنە پەیوەندیدارەکان ئاماژیان بۆ کرد لە سەرەتای لە کۆتایی وەرزی پاییزکە ئەم ساڵ هاوینێکی قورسیان لە بەردەمە بەڵام کێشەکان ڕۆژ بە ڕۆژ قوڵتر دەبنەوە و هاوڵاتیانیش ڕۆژ بە ڕۆژ زیاتر ناڕزایەتی دەردەبڕن پلەکانی گەرما کاک دانیا جگە لەوەی کەوا لە چەند ڕۆژی ڕاپۆرت و شەپۆلیش خۆڵبارین ڕووی لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان کرد بوو ئەمڕۆ شەپۆلە خۆڵبارینەکە هێواش بۆتەوە و پلەکانی گەرماش بەرز بۆتەوە چاوەڕێ دەکرێت لەم چەند ڕۆژە پلەکانی گەرما لە نێوانی 35 بۆ 40 پلەی سیلیزیدا بێت کامەش بەراورد بە چەند ڕۆژی ڕابردوو کە تایبەت کە نەگەیشتونە ناو قوڵای وەرزی هاوین پلەکانی گەرما زۆر بەرزن و مەترسی جدیش لەسەر کەم ئاوی لە شاری هەولێر هەیە و تاوەکو ئێستاش چارەسەرێکی ڕوون و چارەسەرێکی دیار نییە لە هەرێمی کوردستان و لە لایەکی دیکەشەوە نەک هەرێمی کوردستان تەنانەت عێراقیش تووشی کێشەی کەم ئاوی بۆتەوە کەەوە هۆشداریەکی زۆر جدی دراوە لە کێشەی کەم ئاوی بەتایبەت نەبوونی ئاو و نەبوونی ئاو لە بەنداوەکان و ئاوی ژێرزەویکەوە بە ڕێژەیەشی زۆر کەمی کردووە ئەمانە هەموو گرفتنکەوە ڕاستەخۆ کاریگەری ڕاستەخۆیان کردوتە سەرژیانی هاوڵاتیان کاک دانیێل بەڵێ. بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان ئیدریس محەممەد لە پارێزگای هەولێرەوە لەگەڵ مام و سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ زیزان لە بڕگەی زانیاریەکانمانە ئەمڕۆ بڕگەیەکمان هەیە باس لە قەڵەوی دەکێ بێگومان قەڵەوەیەکێکە لەو کێشانەی کە زۆربەی هاوڵاتیان دووچاری دەبنەوە بۆیە زانیاریەکمان هەیە سەبارەت بۆ بابەتە بابێکەوە بینەری ئەو زانیاریە بن. قەڵەوی هۆکارێکە بۆ توشبوون بە نەخۆشیەکانی وەک شەکرەی جۆری 2 نەخۆشیەکانی دڵ و بۆریەکانی خوێن و چەندین جۆری شێرپەنجە. قەڵەوی بە ڕێوشوێنی جیاواز پێوانە دەکرێت وەکو هێمای بارستایی لەش یاخود پێوانی کەمەر و بوونی ورگ. بۆ خۆپاراستن لە قەڵەوی و نەهێشتنی ورگ پێویستە ئەم ڕێنمایانە جێبەجێ بکەین. یەکەم
خەوی شەو لە کاتژمێر 12 شەو درەنگتر نەبێت و گەورەکان 8 کاتژمێر خەویان پێویستە و منداڵیش 9 بۆ 10 کاتژمێر. دووەم، خواردنەوەی 2 بۆ 3 پەرداخ ئاو بەیانیان کاتی هەستان لە خەو و بەردەوام ئاو خواردنەوە پێش و پاش خواردنی ژەمەکان و تا کاتی نووستن پێویستە ڕۆژانە 12 بۆ 15 پەرداخ ئاو بخورێتەوە. سێم، باشترە تەنیا 2 ژەمی سەرەکی بخورێت، ژەمێک لە کاتژمێر 6 بۆ 8 بەیانی و نانی تیری یاخود جۆ لەگەڵ ماست و هێلکە و گوێز. ژەمی دووەم کاتژمێر 6 بۆ 7 ئێوارە با زیاتر زەڵاتە بێت و شلەمەنی و شۆربا و مریشک یاخود گۆشت یان ماسی و کەمێک برنج یان هەر خواردنێکی دیکە بێت، بەڵام باشترە لە ژەمی ئێوارەدا نان و سەمون نەخورێت. چوارەم، لە نێوان دوو ژەمەکەدا دەتوانرێت میوە و چەرەس و چای سەوز و ئاو و لیمە و شەربەتی لیمە و زەنجەفیل و چای ڕەش و قاوە، بەڵام بەبێ شەکر بخورێت. هەروەها هیچ جۆرە شیرینیەک و ئیشی هەویر، کولیچە و بسکیت و کێک و جبس و شەربەت، تەنانەت فرێشیش بێت، خواردنەوە گازیەکان نەخورێت. پێنجەم، پێویستە بەیانیان 30 بۆ 60 خولەک وەرزش بکرێت، بە تایبەت ڕۆشتنی خێراییان ڕاکردن لەسەر ئامێری وەرزشکردن و ئێواران پێش یان دوای ژەمە خۆراکەکە ڕۆشتن یان ڕاکردن بۆ ماوەی 30 بۆ 60 خولەک دووبارە بکرێتەوە. شەشەم، شەوان لە دوای کاتژمێر 8 شەو جگە لە ئاو هیچ شتێک نەخورێت باشترە. پابەندبوون بەم ڕێنمایانە بە بەردەوامی ئەوە دەبیتە خاوەنی لەشێکی ڕێک و تەندروست. بەڵێزان، ڕێنمایە پزیشکەکان و پزیشکانی پسپۆڕی خۆراک و ئەوانەی بە تەجروبان، ئەوانەی خۆش سەلیقان هەمیشە باز لەوە دەکەن نانی بەیانی ژەمێکی تەندروستە، کرێ فەرامۆشی نەکەین و گرنگی پێ بدەین و چنێکیش بخۆین و چی بخۆین زۆر زیانی نییە بە پێچوانە و ڕەنگە سوودی زۆر بێ. هاوکارانمان لەسەر نانی بەیانی بابەتێکیان بۆ ئامادەکردین پێکەوە، لەگەڵ ئێوە بینەری دەبین. بەنای خۆ بەخشندەوە مێرەبان سڵاوتان لێ بێ زان و خۆشەویستان، لە گەڕەکی تێراوین لە یەکێک لە گەڕەکە دێرینەکانی شاری هەولێر و لەگەڵەوەش لە خواردنگەیەکی دێرینین. دیارە لە شاری هەولێر یەکێک لەو دیاردا لەو عادەتانەی کە لە کۆنەوە تاوەکو ئێستا کاتووە خواردنی بەیانیانە. دەر خەڵکێکی زۆر بەر لەوەی بچێتە سەرکارەکەی دێتە ئێرە خواردنی بەیانیان دەخوازا. خواردنە بەیانیانەکان جۆران جۆرن، ئێمە پاچە و سەر و پێمانەیە لەگەڵ خواردنە ساردەکان، ساردەمەنیەکانیان، خواردنە بەیانیەکان نەکان. بۆیە ئەمڕۆ لە خواردنگەی وەستا شاکر دەبین. وەستا شاکر کە خواردنگەیەکە لە گەڕەکی تەیراوە بەیەکەوە بینەری خواردنی بەیانیان دەبین. شتێکی خۆشتان پێشکەش دەکەین، بەڵام بەداخۆیەوە بەس دەتوانن بینەری ببینن. ئینشاڵڵا ڕۆژێک هاتنە هەولێرەوەش سەردانی خواردنگە بەیانیانەکان بکەن، لێرە دەبین و بزانین چ پێشکەشی مشتریەکان دەکرێتەوە ئەو کەسانی کە دێنێرە چێ. بەڵێ زانێستە لە نێو خواردنگەکەی وەستا شاکرین کە تایبەتە بە خواردنی بەیانیان و لێرە کۆمەڵی خواردنی بەیانیان و کۆمەڵە کەسیلێکە خواردنی بەیانیان دەخوا. حەز دەکەم ڕاستەخۆ وەستا شاکر وەرگین. وەستا شاکر چەندێکە تەقریبەن ئەو خواردنگە خنجیلانە و جوانەت هەیە؟ پێشەکی بەناوی خۆی گەورە و میهرەبان بەخێرهاتنی کەناڵی پەیام دەکەم و ستافە بەڕێزەکەیان بەخێر بێن سەد چاوم. ئێمە وەکو خواردنگەیەکی بچوو خواردنی بەیانیانمان هەیە. بەیانیان عادەتەن خەڵکی هەولێر هەر لە خۆیان فێرن، هەر لە مێژەوە لە زۆر شارەکان تریشانە، بەڵام هەولێر عادەتی وایە خەڵکانی هەولێر بەیانیان زۆریان ئەوانەی ساحەبیش و ساحەبکارن و خواردن لە دەرەوە دەخۆن بەڕاستی. و حەدیشان ئەو خواردنانەیە کە
ینی تام و چێژ تایبەتی خۆی هەیە بەڕاستی دێ ئەو بەڕێزانە دێن لا ئێمە وەوانی دێنێ ئێرێش هەموو دۆست و برادر و ڕەفیق و خەڵکی منتیقە و ئەو جیانە بەڕاستی چەند ساڵە تقریبا وەستا شاکر زیاتر لە 12 ساڵە ئەو خەریکی ئەویشم بەڵێ خەریکی ئەویشم خواردنی بەیانیان پێشکەش دەکەیت بەڵێ وەکو خواردن لێوکانە بەیانیان شۆربای نیسکمانەیە نۆکاومانەیە هێرکەی کوڵاومانەیە هێرکەی ڕوومانەیە هێرکە مخلەمەمانەیە هێرکە بە پەنیرمانەیە هێرکە بە پیازمانەیە هێرکە بە گۆشتمانەیە جا چەند خواردنێکیکەش یانی لەگەڵ ئەو شێوازە مشتریتانەیە نەفرتانەیە هەموو ڕۆژێ بێ بەڵێ ئەمە مشتریەکانی مە 180 مشتریەکانی ئمە هەر هەموو ڕۆژانە سەردانمان دەکەن ڕۆژانە بەڵێ ڕۆژانە بەڵام وەکو کووە ینی وەز بە وەز بەدێن ئێستا بەیانیان ئێمە لەگەڵ پاش نوێژی بەیانی کە نوێژمان کرد ئێمە خواردمە حازرە خەڵکانێکەنە ئەو وەختانە نانون ینی دێن یان نوێژی بەیانی دەکەن دێن ڕاستە خۆ دێنە لای ئێمە ئەوانە چەند ساڵە زیاتر لە 10 ساڵ زیاترە لای ئێمە نانەخۆن عینانی بەیانی لەکن تو دەخواوز دەروی ئینجا دەڕۆن دەستنەوەدن بەڵێ خەڵکانە شوێنە ئەوانەی وەکو مەکتەب دۆک و مەکتەبی بادینان ئەوانەی خەڵکانی تۆ و خارجیەکان نەفەریان هەیە یان ئەوانەی دەچن بۆ مەتاریان هەیە میوانی دێتەوە لە مەتار دێن دانینەکەنەمە ئێمە نان دەخۆن تا بەرە بەیانێکی درەنگ پاش بەرە بەیانی درەنگ ئەو زیاتر براکری کارەکان دەست بێتەکە وەزبێ کرێکارەکان دێن ئەوانەی دەستنە سەرکارەکانی خۆیان کرێکار عملەمان زۆرە بەیانیان دێن لا ئێمە نان دەخۆن پاش ئەوانش وەزبەی مۆزەفەکان دێن یانی ئەوانەی دەستنەوە مۆزەفەکان دێن تقریبا کاتەکان دابەشکراوە بەڕێزە دوکاندارە ئەو وەختانە دێ دەستە سەر ئیشکارەکە خۆی لەوانەیە لە ماڵێ بۆی حازر ناکریان ئەو کاتە ئیشێکی بەپەلەی هەیە لێلا ئێمە نان دەخۆن خواردنەکەی جەنابەت تایبەت بە تاچی دوایە خواردن لا ئێمە تام چێژی تایبەتی هەیە سایەکەمان خواردنمان و ئەو ماست و قەیماغ و سەرت و ئەو شێوازی ئەمە دەکرین لەوانەیە لە هەموو ماڵێک بەردەست نییە ئەو ماست و سرتوانی کە باست کرد هەمووی خۆمانە بەڵێ خۆمانە ماستی خۆمانەمانەیە ماستی چێلمانەیە ماستی مانگایە ماستی گامێشەیە ماستی مەڕێ بەڵام لە هەمان کاتە شتی باشەیە شتی خراپیشەیە بەڵام ئەمە وەکو پیشەی خۆمان هەموو دەبی شتی تایبەت نەبی نایکرد هەر کەسێک دەڵێ وەستا شاکرێک سەر دەڵێ وەستا شاکر ئێژدی مەسائلە و ئێژدیە چیە مەسەلەی خواردنەکە ئەو خواردنە تەنها تاکە خواردنەکە من دەیتوان دروست بکەم خەڵکانی شەیە فێربوون گەستا وەستا سلێمان وەکو من کارامەیە لەو ویشەیانی چەند ساڵە پێکەوە ئیش دەکەن خەریکە وەستا محمودمانەیە ئەوی شەر وەکو من ئیش دەکاتن ئەگەر لاسەم هەڵا من خواردنی ئێژدی چییە؟ خواردنی ئێژدی پێگاتەوە لە دەزانی لە تەلەڤیزیۆنی ئێژدیمان هەیە کوالێتێکی زۆر باش ئەوزا ئێژدی هەر لە خوارد نهاتوە لە شتێکی ممتازە بەڕاستی ینی ئەو کەسانێ دێن لێرە خواردن ئێژدی دەخۆن ینی بۆ نمونە تۆ زەناب دوێرکە ئێژدی دەخۆبیانی ئەمە زۆر ئەوانە دێنەکەنەمە زیاتر ئەوانەی ڕزین دەکەن بەڕاستی ینی خیتۆی دەکەن ئەوانە دێن لای ئێمە شتمانەیە بەبێ ڕوون دایت ینی بێ کوالیتی زۆر بەرزە بەڕاستی بەبێ خێ بە هەموو شتەکان بتاین بۆ ئامادە هەر شێوازی ئەو داوا بکەم بۆی ئامادە دەکەم ئێژدی لە چی پێکات ئێژدی ئێستا لە شت ئامادە دەکەم خواردنێکیش بۆ من پێکاتوە لە هێلکە لە پەنیری ئیسپانی لە کەرەوز بیبەر گۆشت و سیسان و ئابیبەر و پیاز بە سیسا شێوە وتانی ئامادەکەین ینی ئەوزە هەرزە هەیە بیبەری تو ناخوا هەیە بیبەری تو ناخواتن بۆ شێوازە ئەوەی ئێستا وەستا سلێمان ئامادەی دەکە ئەوە میخلەمەیە ئەوە بیبەرە پول بیبەری پێدەرێن بوبەری ئەوە دووکات دوو نەوەیە ئەوەیان شیرینە ئەوەیان تیژە هەیە حەز دەکە لە خواردنی تیژ هەیە حەز دەخوا لە خواردنی شیرین ئەو کەسانەیە هەر یەکە بەنەوەیەک بابەتێک دەیخوات باش ئەو میخلەمەیە تەماتەی تێدانیەوە ئەوە تەماتەی تێدانە بەڵام دەتوانین تەماتەش دێکن حەسەب ڕەغبەتی ئەو کەسەی کات دەیخوا داوای ئەن تقریبا بە کۆی گشتی لێرە چەند جۆرە خواردنتان هەیە زیاتر لە 25 خواردنمان هەیە زیاتر لە 25 جۆرە خواردن مشتریەکانی خۆت دەناسێ بوون لەگەڵ و پیاوە بە ڕێزە دێ دەزانی ئەوە چ خواردنێکی بەڵێ ئەوە کە دێتە ئێرانە ئەمە زیاتر شەر نییە هەموو ڕۆژێ ئەو کاکە بەڕێزە یەک نەوە خواردن بخوات جاری وایە ئەمڕۆ ماستێکی خواردەوە لەگەر هێرکەیەکی بەسرا دەخوا یان ڕۆژتی دەخوا قەیماغەخوا لەگەر نۆکاوەکی بچووکەخوا ئەمە کەشمان کردووە ئێستا خەڵکەیە زۆریان هەیە زۆر ناکە حەز بە خواردن بکە ئەمەش حەلمان ئەو شتە ژیتەوە لە هەموو شتەکان نیوەمان هەیە ینی بۆ نمونە ئەو بەڕێزە گەلێک کاکە ماستێکی کەمم دەنێ نیو ماستیە دەینێ یان شۆربە هەیە گەورەخوا ئەو ئەوی برسیتی بەنانەخواتن دەتوانانی هەیە نانی خواردەوە بەس بۆ شتێک کەم بخوا هەیە زغارە خۆرەکان زیاتر کاکە نیم میسکمام دەنیان نیم نیوکمام دەنێ ئەو شتێکی باسی دەخواتن نایە بخواتن جا ئەو شتانە بەو شێوازانە بەردەوام ئێستا ئەوە وەستا سلێمان دروستی دەکاتن ئەو بەڕێزە داوای کردیا لەوانەیە داوای کردبێت تیژ نەبێ ئێمە تەنها ئەو بیبەرێ بۆ پێداکەین سێریگەن ئەوە خواردنەکە تیژ نییە ژیان هەشە داوا دەکە بیبەری توندی ئەوە لەو کاتە ئەمە سێسا بیبەری تونیشمانەیە هەیە زۆر تیژە هەیە نزبێت تیژەکەت کەمترە ئێستا ئەویان ئەوە ئەمە زۆر تیژە لەبەرەوەی کە زۆر تیژ ناومەڵێ ناوە تەنەرە ئەوە لە تەنەر خراپە ئەوەش بیبەرێکی ئەتیادە تیژە بەڵام لەوەش تیشترمانەیە لەوەش تیشترەیە ئەوەنە هەموو تورکی بیبەری زۆر چاکن لانی بۆ ئەوەی هەیە حەز بە خواردنی تیژەکات دەیخوات
عبدڵای بەڕێکم بابا لەگەڵ خواردنەکانی وەستا شاکری چەند ساڵە دێنێ شاکر هە برادرە بخۆی پیاوەچی نەجیبە لە ڕوونەنێم خواردنەکانی جیاوازە بەتامە یەک شتی زۆر باشیەیە زۆر پاکە ئەوە لە هەمووی گرنگتر لە نەبتە ڕیکلام بەس فعلەن شتی باش بۆ بتە ڕیکلام باشترە لە هەموو خەڵکیش تەقریبەن دەکرێت برێم نرخی ئەرزانترە ئەوانەی دەرشێن 199 دەیناسن هەمووشیان خەڵکی خۆمان خەڵکی تریش دێت طبعاً ئەم زۆر کڕەت دێم زۆر نایم طبعاً ئەو فترەی لە بەروەی داوام وشت هەیە ئەوانەی یعنی خەڵکی دەرەی دژن یعنی ئەوانەی کە جارێک بێت جاری دوم دێتەوە ئەو جە شاکر ماشەڵڵا و برادرانیش سلێمان و مەحموود و ئەوانی تریکە ئیش دەکەن کوڕی زۆر چاک گەڵنانی سبەینان چۆنە بە خۆت ڕۆژ نییە بێنان ناتام تێپەڕ هەموو ڕۆژی نانی سبەینان دەخۆی بەڕای تۆ لە بڵێن چند جەم سەرێکترین جەمتە کامێڵ ئەم بخۆم هەر حەزم لە گۆڕانکاریەتەنەوە ینی ئەو ڕۆدەم لەو فەڕز نەبرێن هەلکەی کوڵام پارێزە ئەگە سبەینە بێمەوە جارێت بە برژایی دەخۆم دووسبەی لەگەری شۆربایەکی لیستی گچکە دەخۆم ڕۆژش کە ماست و بابرێن ئەوەی تر دەخۆین بۆچی پێم گوتی نرخەکەی باشە ئیتر خەڵک وەکو برێ بێتڵی خۆی ناکە سڵاو لێوێ چۆنی باشی سلام لەگەڵ نانی سبەینان بخۆیت والله باشەمە هەموو ڕۆژێت تقریبان دێنە ئێرانە هەموو ڕۆژ خۆتان نیشتان هەیە ئەنی دەستنە سەریش بەرێ لە شەریکەی داوام دەکەین لە شەریکەی بەرێ ئەنی پێ شەریکەی دێ لێرە نانەش دەخۆی ئارێوەڵە دێ لێرە نانەش دەخۆین ئەو دەسینایە باشە نانی سبەینان هەم بەڕای سوودێکیە یان هەم ڕۆژێ نانی سبەینان دەخۆی ئارێوەڵە ئەگەر سبەنان نانی دەخۆین دەبینێت زەوقمان باشتر دەبی دەچنێ سەریشێ مەسەلەن خۆڵکمان زیاتر دەبی ئەوە چ خواردنێکە تو داوات کردیە ئەوە مەخلەمەیە ئەمە بەخوا زۆر سۆرانێتی ناگەم بەس خواردنەکە ماشەڵڵا زۆر خۆش و بەتامە بەێ لەگەر نانی سپانان سبەینان چاوای کوردی وڵا ئەنرژیە زیاد دەکاتن یانە ڕۆحیەتە بەد بیتن و تااقەتت هەیە و زۆر زۆری خۆشە تۆشم ڕۆژێ نانی سبەینان دەخۆی بەرێگەر سبەینان ناوی سبەینان زۆر باشە کە بقە دۆ جسمت لۆ سەحەت دۆ هەموو تشتی بەو گەرمەیە تایبەتی بە زۆر گەرمەنجە خاتین سبەینان نەخۆی زۆر بەتاقەت دەبی پێش سەری ئیشێ لێرە نانی دەخۆی دەسێ سەری شێ دوایی ئێستا خۆم حاضر کردێ لۆ ئیشێ زۆر نانەکەی دەخۆم وسمە سەیش خۆم ئەگەر ڕۆژێک نانی سبەینان نەخۆی هەز بە بێتاقەتی دەکەی یان تەسیری لە ئیشەکەت هەیە ئەکیدەکی چکە ئیشی من مادیبوونی زۆر تێدا وەختیشم زۆر نییە مەسەرن جەمەکانیت کە بخۆم بەیانیان زۆر احتیمام پێ دەدەم نانی سبەینان هەموو ڕۆژە دەخۆی الحەمدولillah هەموو چی وای کردێ بێ لای وەستا شاکری خی یەکەمیشت نێزیکە لێن و خاوێنە و نرخیشی باش خاوێنە لۆ پاک و خاوێنێکە زیاتر و زائیدەن هەندێک سەڵتات و ئەوانەی خۆی سەڵسەوشتی خۆی هەیە لەگەر خواردنەکان بەکاری دێنی زۆر بەتامە ینی لێ سبەینان زیاتر چ خواردنێکی دەخۆێت من عادەتەن نیست کە مەسەن مەخلەمەیە هەندێک جار دەگۆڕی قەیماغ و هەنجینە و هەیە زەماوەری ماست و خامەواننی بەخوای ماست و خامەوە لە مارێ دەخورێت ینی وەستا شاکرەوانی تی تایبەتە پێم بڵێ بەگشتی لەگەڵ نانی سبەینان کوی بەخوای زۆر ینی نم دەخۆن سبەینە بەس سوتی دێمێکوانە نانی سبەینان دەخۆم دیێرە لۆ لە ماڵێ ناخۆی بەخوای لە مال پێم ناخۆر هیچ عازیش دەکەن نایخۆم بەخوای لێرە ئێستا دەچێ سەریشێ دەسم سەریشە بەرێ چی شێک دەکەی وەستای مەڕمەڕی بە ئەگەر ڕۆژێک نانی سبەینان نەخۆی تەسیرت لێ دەکا کاریگەری لێ لەسەر ئەرێ وەڵا بەس دێمێرە زۆر زۆر باشە قەیماغە بداوت قەیماغەچ بدەنێ لێ وەستا بەڕای جەنابەتەوەی کە ئێوە ئیشەکەی خۆتانە سوودەکانی نانی بەیانی چیەوەی کە ئێوە بە چاو بینیتان یانێ مشتر لە مشتریەکانتان ئەو کەسانەی نانی بەیانی ناخۆن ئێستا توێژنەوەی نوێ هەیە من زۆر دیڕاستم لەسەری وەخینێتم ئەو کەسانی کە نانی بەیانی ناخۆن لە مەودایەکی زۆر نزیکە تووشی نەخۆشی شەکرا بن زووتر لەو کەس لەبەرەوەی تۆ کە شەو ئەخەوی جسمت ئەوەی ئەو تاقی خواردوتە سەرفی دەکەلەوەی کە توی لە نووستی من وا تێبینی کردووە پرسیشمە زۆر لە دکتۆرە بەڕێزەکان لێنە لای ئێمە
جسم بەیانی پێویستی بە خواردنێکە تۆ لە کاتێک کاردەستی تا نیوەڕۆ ئەگەر لەو کاتژمە دو ساعتە پاقەیەک نەدەی بە جسمی خۆت جسم وردە بەرەو لاواز بوون دەچێت جا نانی بەیانی لە هەموو نانەکان ئەساسرا و ئەو کەسانەی زۆر ڕجیمیش دەکەن زۆربەی دکتۆرە بەڕێزەکانیان ئەو عیلاج معالجانەی کە ئەوان ڕزیمیان بۆ داناون لە هەرە نقطە ئاساسیەکان ئەڵێ ئەبێ نانی بەیانی خەڵکێکان زۆرتانێ دێ ڕجیم دەکا و نانی بەڵێ ئەوانێ سەتا بێت دەتوانم 50-60 ئەوانە دێن نانی بەیانی دەخۆ زۆریان ڕزیمن خواردنی دایت و کیتۆ ئەوانەشمان هەیە هەر هەمووی ئێستا دەتوانین زۆر مشتریمان هەیە یەک لەوانە دکتۆر عەدنان لۆ خۆی حەز ناکە بە ڕوون بێ بکەین ئێمە شێوازەکەمانە دەتوانین بە زردە بۆی بکەین زردەی سایلمانەیە بە شێواز لەو شێوازانە ئەوە زردەی سایلە وەستا شاکر دیتەمە و هەلکێت حەزەکرد پێما بێت پەنیرت پێدا کرد ئەو چ بۆ بابەت ئێستا ئەوش بۆشی دەکەمەوە ئەوە ئێستا دکتۆر سەنعان ئەمڕۆ داوای کردووە هێلکە بە پەنیر بخوا ئەوە هێلکەی احتیاطی نۆرمالی خۆمانە دەیکەین ئەم پەنیرێکی فەڕەنسیە لە هەموو بازار ڕستکەوێ وردکراوە لە خۆی بەسەریدا دەکەین و کەمی بارات ئەوی حەز بکا بۆ لێ دەتوانین ئەوە سۆسێ بەتانی خۆی بخوا بەتانی کەشەمانەیە بەتانی پیازمانەیە هەر حەسەب ڕەغبەتی ئەو کەسەی کە داوای دەکاتن ئەوەی لۆ دکتۆری ببە ئەوە ئێستا دەدەێت دکتۆر سەرعان ئەوە تەبان دکتۆر سەنعان سەرێ کرد باسیەوەی دەکەن نرخی خواردنەکانت گونجاوە ینی چەند دانەیەکیانەوەیان دووبارە کردەوە بۆ گرانتان نەکردووە بە شێوازێکی عام ئەو کەسانی دێنێ مە هەموو دۆست و برادر و ڕەفیقی ئێمە هەتا لە توانامەڵێ وە ناکەین خواردنەکانمان سەری بەرز بێتەوە بەڵام بە شێوەش ئام خۆشتان ئاگاداری بازار هەر هەموو شتەکان نرخی بەرز بێتەوە زۆر بۆ نمونە شەکر پێش مانگی پێشێستا بە فەردەی ئێمە 25 کیلۆ یەکڕین بە 4,000 بوو ئێستا بە 30,000 دیارە لەو شتانە هەموو شتەکە هێلکە کارتۆنی بەس هێلکە لەگە دوێنێ تقریبان 6,000 دیاری سوتە سەر بەزەت و لە خواردنەکانە دێنێ حسابیوت کردی خەڵکی کرێکار و خەڵکی هەژاری ڕۆژانە شخصی ئەمن ئیمکانێتی ئێستا ئەو برا بە ڕێزانە زۆریان دێنێکانە هەیە کرێکارە ناتوانێت وەکو ژەمە خواردنەکی وا بخواتن ینی لەوەی ئەو حسابی خۆی دەکات ئەگەر ڕۆژانە 25,000 ئەتوانێت 2,000 لای ئێمە بخواتن بەڵام ناتوانێت بچی دووشکە بخوا بە 8,000 بە 10,000 نیە لەوانەیە ئەو پارەی لای ئێمە بێگزار سەری بکاتن لە توان نیوە ڕۆژ نانی پێ بخواتن بۆش ببینێت چیت کردووە بۆی خواردنگەکەت پاک و خاوێن بمێنێت ئێمە هەدەفی گەورەمان ینی هەدەفی ئەساسیمان هەر هەموو برادرانی لێکوانیش دەکەن ئێمە وەکو ینی ڕێزمێ لە هەم برا ئەو بەرەزانی کە خواردنگیانێ ئەمە ستافەش تایبەتین ڕۆژانە بەیانی نیوەڕۆ ئێوارە هەر هەموو ڕۆژ سەقف دەشوێن بەکاربێ ڕۆژانە لەوانێت 4 بە 5 بە فاز بەس فاز ئیستعمال دەکەین هەموو ئێوکارش دیتۆلمانەیە دیتۆل دەکەین قاپەکان لە فاز دادنین تاخمێک بەرداغی چامانە ئێستا ئەومە دەرینەوە ئیش پێەکەین ئەم تاخم سا ئیش پێەکەین ئەوە تا سعات دەینەوە ڕۆژ پێەکە پاشدا ئەوە ئەسێتەوە ناوفاز تاخمیتریمان دەینەکانیش خاوێن و باوێنی ئەساسی هەموو خواردنەکەی ئا خواردنی خوار باوێن نەبێ تۆ ئامادەنی من خۆم ئامادەنی بچم لە شوێنێک نام بخۆم کە بەڕاستی من لە مالەکەی خۆم خاوێنتر نەبێ ئەوە چەند کەس لێرەیش دەکەن ئێمە بەخۆم ڕاش 6 کەسی لەمێژە پێکەوە کار دەکەن هەموو وەکو برایانیش دەکەین ئینسانی ڕێک پێک و بۆچی جەنابەت ئینسانی بەڕێز سەلامەت دوی زۆر سپاس خۆی گەورە برایەتیتان بەخێر بێن گەورەمان دەکەن زۆر خۆشحاڵی میێوەندان جەناب زۆر بەخێر نەستە ساو دەی کوڕەکانم بڕێک دەستان شکرم باری بێرم لە بەڕێ ناکەم ئەدی قەیماویشانەیە ئەزان و خۆشەویستان لەگەڵ ستافە خۆشەویستە وەستا شاکر شتێکی خۆشی بەیانیانمان پێشکەشکردن بۆ هیوای سوودێکمان بەیەوە گیان دەبێ و ئێستا ئێمەش لەگەڵ ستافە و دوێنەگرە خۆشەویستەکەم نانێکی بەیانی دەخۆی وەستا شاکر دەست خۆش بە قوربان زۆر سپاس بۆ تۆ
گوێبیستان ناوبڕێکمان هەیە و لە تەوەری دومدا لەگەڵتانە بەردەوام دەبین و باسی بابەتێک دەکەین با سەرەتا چینە لای ناوبڕەکە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵنانی هەوا فلتەرێکی ئەستۆری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی هەموو شتێک تەواوە گوڵە بە ڕۆژە زۆر باشە ئێستا لەسەر ڕێگای کڕی زانە و دوکانە گوڵە بە ڕۆژەیەیە شێرکۆ نەبێ نەیێنی گوڵە بە ڕۆژی شێرکۆیان نەبوو ڕۆژەی شێرکۆیە؟ بەڵێ هەر تامەکەی جارانی هەیە گوڵە بە ڕۆژەی شێرکۆ بە چامە خۆشەکەی جارە لەگەڵ گوڵە بە ڕۆژەی شێرکۆ سەیرانەکەمان جوانتر بووە دڵنیا بڵنینیە ئەو جپسەی وێنەی نییە کەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ چپسی نینی تامێکی لە یاد نەکراوە ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منەهێنا؟ زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت نا لەوە بەهێزتریش هەیە لاکێت فیلمی تۆڵی بە سین 5 تێک 2 هەستە بڕۆ بەرە داگیرسێنە کات ئەوە بەرە بکوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە ئوبەر لە هێزدا تۆڕنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام دووبارە سڵاوتان لێبێ ئایزان لەم بەشەی پرۆگرامەکەمانە بابەتێک هەیە دەمانوێت شرۆڤە و قسە باسی لەسەر بکەین لە نێو کۆمەڵگای کوردەواری بە دیاریکراوی ئەم ماوانەی با بڵێن ئێستا زۆرتر گرنگی بە بۆنەیە گەدرێ کە پێی دەوتێ ڕۆژی لەدایکبوونی ئیترجا گەنجێکە مناڵێکە هاوڕێک کۆمەڵێک هاوڕێ بۆ یەکێک لە هاوڕێکانی دەکەنیان خێزانێک بۆ مناڵەکەی دەکا بەگشتی بەڵام ئەوەدەی زیاتر با بڵێن ڕەنگی داوەتەوە زیاتر دیارێکەوێ کە لە نێو کەوانەیە کە بەڕاستی جوان نییە
کۆمەڵێک گەنج لە دەرەوە یا خود لە کافەیەک کە کەس ناناسەیان زۆر جار کەسانی زیاتر تێکەڵی بابەتەکە دەبن بە ناوی ڕۆژی لەدایکبوونیان کۆمەڵێک بابەت دەکرێت کە ڕەنگە باش نەبێتێتە قاڵبی مەکروهات و مەسروفات و تێکەڵبوونێکی ناشەرعی و ناکولتوریش. گەنجێک بیرۆکەیەکی بواتەوە ئەگەر بێت و ئێمە لە برێوەی سۆپرایز و ڕۆژی لەدایکبوون و ئەم کۆبوونەوە قەرەباڵخە بکەین بۆچی ئێمە بڕیار نەدەین لە بریەوەی چاوەڕێ بکەین کەسانێک ڕۆژی لەدایکبوون بۆ ئێمە بکەن ئێمە ڕۆژی بەدایکبوون بۆ دایکمان بکەین. بە میوانداری زۆر بەڕێز چالاکەوان کاک عەبدوڵڵا مەحموود لێرە قسەباز لەسەر ڕۆژی ئێمە بەدایکبوون دەکەین. کاک عەبدوڵڵا زۆر بەخێر بێت. تەندروستی چۆنە؟ ساز بخوا باشم. داخوا سەلامەت. هەمیشە ماڵێن ڕۆژی لەدایکبوون پیرۆز فڵان کەس ئەمانە تۆ هاتووی بیرۆکەیەکە تێڵێ بابیکەین بە ڕۆژی بەدایکبوون. ڕاست پێشەوەی بچین ناو وردەکارێکە و قسە باز لەسەرم بابەتە بزانم چۆنم فکرێت بۆ هات بۆچی ڕۆژی لەدایکبوون ناو بۆچی ڕۆژی بەدایکبوون. ئاشکراکە ئەم یادە بەربڵاو لە هەموو شوێنەکرێکە خۆشمان لە ڕۆژێکە ینی بەشداریمان کردبێت لە میادە سیرەکەین کە دایکەکە زۆر بێئاگایە لەوەی کاکرێت لەوانەیە کە من خێزانم یان کەسێک بۆ منی بکات دایکم زۆر بێئاگایە لەوەی لەوە چێ لە ماڵەوە بێت یا دوور بێ لەوێ هەر لەوێ نیە دوور بێ لەم پرۆسەیەکە لە کاتێکە ئەمانە هەموو بوو پێشکەش بم بکرێت. زۆر جابینین لە دەرەوە کرێیان مەسەلەن ڕەنگ هەر دایکەکەیان خودی و کەسەش کە لە دایکبوونەکەی بۆ کرێ ڕای وای خۆشی نازانێت یان ناوێنێ سوپرایز زۆمانە هەندی جاریش خۆی ئاگادارە بەڵام لۆ چێ خۆی ینی خادەعاڵەتێکەکەی هیچ نییە بۆی کە ئەمەی کە بۆ یەکرێت سەر بگرێت بۆی بۆ کەسی بەرامبەر. زۆر باش بە پێشەوەی کە بچین باز لەو بابەتە بکەین کە لەسەر دایکە ئەمێ بزانام هەر بەڕاستی مەبەستی یادکردنەوەی لە دایکبوون من بۆچی مەبەستێکەواتە کە تۆ ساڵێک لە تەمەندە ڕۆوەکە ئەوەی کە ئەڵێن چ گرنگیەکی هەیە کە من بۆنێ و ئاهەنگ بگێڕی یاخۆت کۆمەڵێک مەسروفات و ئەوەی کە زۆر دەیبینین دووبارە دەبێتەوە. هیچ ئەوەنە گرنگ نییە بەڵام بەڕاستی کللتورێک هاتوۆتە ناومانەوە ئێمەمانەوەی بیگۆڕین ینی وەکەوەی کە هەر ئەکرێت بە شێوازێک تر بکرێەوە ئەکرێ بۆ کەس ئەو کەسە بگرێکە شایستەیەتی. کەواتە کاک عەبدوڵڵا تۆڵی کە گەنجێک لاوێک هاونیشتیمانیەک ڕۆژی لەدایکبوونیەتی ئەو ڕۆژە لە بریەوەی چاوەڕێ بکە خۆی با لە گێلی بۆی کۆمەڵێک لە ڕەفیق و برادەری سوپرایزی بۆ بکەن و لە پارکێ لە کافەیەک یان خۆی بە ئاگاداری خۆی شتێکی چالاکیەک بکە ئێمە بیگۆڕین بەچی؟ بیگۆڕین بە دایکبوون گەڕینەوە بۆ لای دایکمان چۆنەوەی کە جوانە لە دایکە بیدەشتە باشی دایکتەوە بگەڕینەوە لەو ڕۆژە بگەڕین باشی دایکمان. بێتگەر لەوە توانین چ شتێکی تر بکەیان ڕەنگە بۆ نەمتوانم لە جاتی ئەوی کە هەدیەک بۆ خۆمیان مەسروفێک بۆ خۆم بکەم ئەوە توانم هەدیە بکڕم بۆ دایکم یاخود چوونە دەرەوەیەکم هەبێ دایکم بەرمە دەرەوە و کەشێکی جیاوازتر ببینەیان ئەو ڕۆژە بە شوێنی ترەوە بەسەر نەبم بەڵکو بێمەوە لەگەڵ دایکما بەسەری بم هاوکاری بکەم یان هەر شتێکی تر ئەمانش بخۆی بیرۆکێکی جوانە ئەگەر بۆنە من بمێ زیاتر لە دایکم نزیک بمە و لەو ڕۆژەیە ئەو پەیامە بگێنم کە بەڕێستان بیرسان لێ کردوتەوە. ڕاستە خۆی ئەوەی کە لێرە ئەمانەوێت باسیکەین ئەوەیە کە یادی لەدایکبوون باش نییە یان مەکروهە ینی زۆر پێویست نییە بەڵام لە جیاتیەوەی کە ئەمە هەر ئەیکەین بگەڕێنەوە بۆ ماڵەوە باشترە بۆی هەر لانیکەم پەیوەندی خێزانیەکان و کۆمەڵاتیەکان بەقوەتر ئەبێت. ڕاستە خۆی با باوکانیش فرامۆژ نەکەین کە ئەو ڕۆژەی مناڵێک لە دایکە بێ ڕاستە دایکەکە و لەوێترە و وەروەها ئەو ماندووبوون و هیلاکێک بۆ دایکێک هەیە لە دایک دروستکردنی مناڵەکە و لە پەروەردەکردنیشا بۆ باوکەکە کەمتر بەڵام بە باوکبوونیشمانەیە ڕاستە تەبەن ئەمە شەرێ لە ناو پرۆسەکایە بەڵام ئەوەی زۆر گرنگە دایکە چکات ئەگەر تۆمە بتانی بۆ دایکتی بکەی لەوانەیە باوکشی ڕۆژە یارمەتی و با بۆی هەر بەرامبەر دایی بکرێت چکە منیش هەمومانەزانی کە ئەو زیاتر ئەرکوماندوو بوونی لەسەرشان بۆ لە پێگانی کەسێکە کاتت چۆن دەتەوێت ئەم بیرۆکەیە بڵاو بکەیتەوە ئێستا خۆشبەختانە من هەندێک لەو کەسایەتیانی کە لەناو سۆشیال میدیا بینی و من کار لەسەر ئەوەکەن پرۆژێکیان هەبێت لەو ڕۆژەیە لە جیاتی ئەوەی کە بە هەنێک کات و زیای مەسروفی و هەنێک شتەوە بەفیڕۆی بن دەچن چالاکیەک ئەنجام دەدەن یاخود وەکەوەی کە بەڕێستانەیە زیاتر گرنگی بدرێ بە دایک
تۆ ئەتەوێت ئەم بیرۆکەیە گەورە بکە یاخود زیاتر بە گەنجانی بگەێنی کە کار لەسەر ئەوە بکەن ئەم ڕۆژە پڕبەرهەم بێ وەگلەوەی کە بەکات بەسەرفردن و بە کۆمەڵە کشتی لاوەکیەوە بەسەری بری ڕاستە خۆیەوە ئێمە بڵین کە ئەمانەیە بیکەین و ئەمانەیە بە خەڵکی بڵین ئەوەیە کە پێویست ناکە لەم ڕۆژێ ینی بچیتە دەرەوە یان شتێکی گەورە بکەیت ینی بڕواکە کرد لە جیاتی ئەم لەدایک بوون و مەسروفە تەنها ئەو ڕۆژە بچۆرە بۆ لای دایک و چۆرە باشی دایکت هەموو ئەمەد بۆ پڕکاتەوە یان ئەمە کە پێویستە بۆت بکرێ لە ماڵەوە بی باش شتێکە یان بگەڕێتەوە بۆ لای دایکت من ئەگەر کاتێ ماڵم جیاتوانم گەڕێمەوە بۆ ماڵی باوکم بۆ لای دایکم و باوکم بۆی کە ئەو ڕۆژە لەگەڵەوانە بەسەر بەرم هەنی هەر هیچ ڕۆژێک با لە ئامێزی دایکمانامی با لە خەڵک وەکو ئیبتی هەر یەکێک لە قاپی یەکی خواردنیەکی لە ژەمەکانی بۆ بشین ئەگەر یانێک بەتابن ڕاستە بەڵامی تر تاوان ئێمە بڵین بەم شازە باسی پرۆژەکەمانەکەین بۆی کە لانی کەمەمێککە ئەم کللتورێکی سێوەرمان گرتوێمە یادی لەدایک بوون تقریبان لە هینە ینی لای خۆمانەوە نەهاتووە ینی لە ئەمە شتێک زۆر باو نەبوو لای ئەمە باو نەبووە ئێستش لە ڕاستیە هەنێ کەس بڕوای بۆ نیە یان خۆت هەر بە بیتعەیە زانێکم ئەمە دروزەکرێ و ئەکرێت بەڵام ئێمە بوانە ناڵین کە نەتان کردو بی ئەمە بکەن بەڵاموانەی کە کردویانە یادی لەدایک بوون ئەتوانن بیگۆڕن بە شازێکی جیاز بیکەن و بۆی کە بۆ پەیوەندی کۆمەڵایەتیش باشترە کاکە باسێک لە لەو بابەتە بکەین لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە هەر لە ئاینی ئیسلامە دەڵێت تەنانەت دووشێکی ئۆف بەرامبەر دایک و باوکە بەکارمەهێنە کاتە بڵاوکردنەوەی ئەم خۆشەویستیە ئەم سۆز و محیبەتە و گەڕانەوە بۆ لای دایک چه هەستێک بە مرۆڤە بەخشێ لە کاتێکدا ئەو دایکی کە ماندوو بووە ماوەیەکی زۆر ڕەنگە توی گەورە کردووە بە کۆمەڵێک ناڕەحەتیا تێپەڕیوە کە تۆ گەورە بووی ئەمە چ مەبەستێکی جوان ئەگەێنێ بەڕاستی خۆی تاوان گەورەترین نیحمەدەوەی کە دایکی لە ژیانەما بێ و ئێمە لەو ڕۆژەیە ئەتوانی ینی بگەڕێنەوە بۆ لای دایکمان و یعنی ئەو ڕۆژە لەگەڵەوە بەسەربەری وڵا بەداوای لێبرنەوە لەو بینەرازیانەی کە دایکیان لە ژیانان نەماوە نانی ڕۆحی شاد بێ هەر کەسێک کە دایکی لە ژیان نەماوە ئیشەڵا یعنی با من ئیزافەیەک بۆ بیرۆکەکەی ئەوشکەم نازانم لە پرۆژەکەتان نابێ ئەگە کەسێک دایکی لە ژیانانە بێت چی بکە ئەکرێ با بڵێن ڕۆژە بچێتە سەر مەزارەکەی یا خود نەخێت لە دوورەوە دوعای خێری بۆ بکە خێرێکی بۆ بکە قورئانێکی بۆ بخوێنێ ئەمانە گونجە و ئەش کرێت و زۆر کەسیش بەداوا لێ بنەوە لەگەڵی کە دایکی لە ژیانەما هەیە ئەوەی کە دایکی لە ژیانە لەوە چێ یعنی بۆ شازە باش نەبێت لەگەڵیە لەم ڕۆژەیە ئەتوانی پەیوەندیەکە تازەکەیتەوە یعنی ئەوەی کە تاسا نەتوانی و بەرامبەری بیکەی وەکو دڵخۆشکردن نتوانین لەم ڕۆ دەست پێ بکەیت یان دەرفەتێک بۆ ئاشکردنەوە دەرفەتێکە بۆ ئاشکردنەوە و گەڕانەوە بۆ باشی دایک وەک چۆن هەر ئەوڵی کە ئەبی لە دایکە شتە باشی دایکتەوە من هەستەکەم بەڕاستی ئەمە بێژگەلەوەی کە سۆزێکە بۆ دایک بەڵکو پێکەوە بوونێکیشە بۆ خێزان واتە کە ئەو ڕۆژە تۆ لەگەڵ خێزانەکە تا بەسەربەری چونکە ئیتر خۆشک هەیە برا هەیە لە خێزانەکە تا کاتێک ئەبیت بە نمونەیەک بۆ خوشک و براکانت بێگومان ئەمە ڕنگدانەوەیکی جوانتری ئەبێت ناو خێزانەکە زۆر ڕاستە تەبەن ئێمە کە بڵین هەمومان لەو چێلە بڵین دایک باوکمان چەند مناڵێکی هەبێت یانی ئەمە کە ئێمە باسیەکەین بەپێی عەدەدی مناڵەکانە گۆڕێ لەوە چیە ئەمەی کەم باسیەکەم یعنی بۆ نەماڵەکە پێنج سەرخێزان بێت لە ساڵێکە ئەم شتە پێنج جار دووبارە بێتەوە و باسیەوەی کە ئەو کەسانی دایکیان نەماوە ئەمە ئەشکرێ بەرامبەر باوک بکرێت بەڵام کاتێککە دایکت ماوە توانی بە ئامادەبوونیان یارمەتی باوکت ئەمە بکەیت یعنی ئێمە ناین باوکمان پشتگوێ خوێن لەم پرۆسە بەڵام ئەوەیە کە گرنگترین شت دایک ئەمەی بۆ بکرێت و ئەتوانین باوکاری باوکمان ئەمە بکەین بەڵام ئەگە دایکیش نەمابوو ئیتر لەو ڕۆژێ ئەتوانین ئیتر خێری بۆ بکەیت یان دوعای بۆ بکەیت یان هەشتێک بیان نتوانانی سەردانیکەی بۆ بەداخەوە بۆ گۆڕستان ڕاستە هەستەکەم ینی بەجددی لە ئێستا خۆشەویستی دایک وە گرنگیدان بە خێزان و ئەم بابەتان زیاترۆک و دروشمێکی لێ هاتووە واتە ئەو کاتی کە من لەگەڵ هاوڕێکەمە بەسەری ئەبم زۆر زیاترە لەو کاتێک کە بە قسە ئەڵم دایکم خۆشەوێ و زیاتر گرنگی بە دایکمەیەم ئەمە زۆر کەم بۆتەوە لەناو گەنجانە بەڕای تۆ ئەمە ئەبێتە هۆکارێکی زۆر باش بۆ ئەوەی کە ئیتر جۆرێکی تر لە خۆشەویستی و محیبەت لەناو خێزانە دروستکە و بە تایبەتیش خۆشەویستی دایک بێگومان ئەمە جارێک تریان تازەبوونەوەی پەیوەندیە تەبەن من کاتێکە خۆم ئەمێ ئەوە بکەم هەر خۆم بەتەنیا ناگەڕمەوە بۆ ماڵەوە لەوانەیە بتوانم
خوشک و براکانی چوم کۆ بکەمەوە ینی تەبەن ئێمە یکەین بە کۆبوونی خێزانی چونکە ڕاستەکە ئەوەش بۆ نەگونجاتۆ ئەگە ئەو ڕۆژە بیرە بوو کە مەجالێ نەبوو ئەگەر بۆ 5 دقەش بێ بگەڕێیتەوە بۆ باشی دایکی دەمە هەر ئەبێت یان ئەگەر دوور بینامێکی بۆ بنێریتەوە قسەیەکی خۆشی لەگەڵ ئەوە لەبیر بێت و بتوانی بە کەلیمێ ستایشی دایکت کە ئێمە باسیەوە ناکەین کە لەو کاتیا کە تۆ لە دایک بوو چی ئازار و شتێ بەسەر دایکتا هاتووە ینی ئێمە ناین هەمان شت بۆ پیشانی دایکمان بینەوە ئێمە تەنها ئەوە ئەمانەی ئەوە بکەین کە بگەڕینەوە بۆ لای دایکمان و ینی ئەکرێ دایک بەریتە دەرەوە پیاسەیەکی لە پێ بکەی ئەم دەرفەتە بەڵام وەک بە سادەی باسی یەکەم تەنها بۆیە کە بۆ نە کەسێک نەڵەوەڵا ئەم هەموو شتانە لەوە چە من تازەم فریاوە نەکەم هیچی نەکات ینی ئەوەی کە ئێمە باسیەکەین وەک ینی لەوە چێ دەدەقەیەکت بەس بێ بەڵام تەبەن تۆگەر ئەو ڕۆژێتە لە بەیان لەگەڵیابیت بۆ ئەو باشتر ئەگەر بێت و دایکی لەو ڕۆژەیە کە هیچ کێشەی نەبێت و دڵخۆش بێ بەمەی کە تۆ ئەیکی زۆر زیاتر دڵخۆشە بێت و دڵخۆشیەکە مێنێتەوە بەڵام ئەگەر بێت و کێشەی شێبێ لەوە چێ بەمە کێشەکەی بیرچێتەوە ینی ئێمە زۆر ینی لێکەوتی باشیە بێت وڵا هەر لەو کاتی کەرنتینە و کاتی کۆڕۆنا ئەوانە یەکێک لەو شتانی کە زۆر سەرنجی ڕاکێشام لە سۆشیال میدیا ئەو بوو کە ڤیددیۆی بە شێوی تەنزیان ئامادە کردبوو کە ڕەنگە مناڵ هەبێ ماوەیەکی زۆر بەدایک باوکی نەبینێ بە بۆنی ئەو کەرنتینە و توانی بێتی ببینێت ئایا بەڕاستی گرنگی ئەم خۆشەویستیە ئەم تەباییە هۆکار چیە کە بۆ ئێستا گەنجان زۆر دوورکەوتنەوەتەوە لە خێزانەکانیان لە بەپەرۆژبوون پێکەوە ژیان واتە کات بەسەربردن لەگەڵ خێزانەکەمان هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە سۆشیال میدیا یاخود بارودۆخی ژینگەی ئێمە بەم شێوازەیە پێشکەوتنی ژیانە بەتەکی سۆسیال میدیای و ڕاستی ئەو کات ئێمە زیاتر بەداخەوە کاتمان زیاترە بۆ برادر و هاوڕەکانمان وەکو لە دایک و باوک کاتەکەم تەرخەمی خۆشمانە کە کات دانانین بێگومان لەبەرەوەی تۆ هیچ کەس نییە برادەرەکەی پێ بڵێ مەچۆ بۆ لای دایک و باوکت یان سەردانیان مەکە سۆسیال میدیاش لەولاوە بووە سێدەمە کە هەر کاتی زۆر لێ کوشتی مەداخەوە کەواتە کاک عەبدوڵڵا جارێکی تر پێداچوونەوە بۆ پرۆژەیە بکەین چکە بەڕاستی فکرەیەکی جوانە ڕەنگە ئێستا کەسێک من شخصی خۆم بەڕاستی بەو شێوەیە بیرم لێ نەکردووە یا بیگۆڕین بڵێن ئەمڕۆ ڕۆژی بەدایک بوونی دایکمە لە باتوێ بڵێن ڕۆژی لە دایک بوونی منە و چەندین جاریش ئەگەر من برا و خوشکم هەبێت دیسانە ئەوەندە جار دەرفەتی ئەو مەجلیسانەمان لە بەردەسایە خەمومان پێکەوە کۆ ببینەوە گەرم و گوڕێک لە خێزانەکان دروست بێت کاتێ ئێمە چۆن هاوکار بین چۆن پشتیوانتان بین چۆن ئەم پەیامە بگەێنین کەیتر ئەو جۆرە مەجلیسانە و زریق و باق و کۆمەڵێکی زۆرشتی بێمانە و ڕەنگە لێکەوتی خراپی لێ بکەوێت و هەڵبەتە لە نێو کەوانەیەک ئێمە سنوور بۆ ئازادی و وەروە بۆچوونەکانی خەڵک دانانین بەڵام ئێمە لە چوارچەوەی بیر و باوەڕ و تایبەتمەندی خۆم من و بیرکردنەوەی خۆمانە ئێمە وامان پێ باشە کێش ئازادە چۆن بیر دەکاتەوە چی دەکات چۆن پشتیوان بین چی بکەین بۆ ئێم پەیامە بگا ڕاستە گیانی پەیامەکە تەبەن ئێمە عیلەکانمان لە چەند کەسێک پێکاتوە ینی ئەگەر هەر لە عیلەیەکە یەک نەفەر ئەمە پەیڕۆ بکالوانەیە ببێتە ڕێشکێنێک بۆ تەبەن خوشک و براکانی تری تەبەن کە لە ماڵێکا کرامە زانیت ڕەتفعلێکی باشیە بێت و خۆشەویستی زیاتر بڵاوکاتەوە کەسێکی تری ژێکات ینی بەم شێوازە یاین باشترین ڕێگایە تەبەن ئێمە کە باسی لە یادی لێدایک بوونەکەین ڕێهێکی تاکە کەسیە ینی ئێمە ناتوانین بە هیچ کەسێ بڵین ئەمە مەکە یان ئەم کارە باش نیە یان نێکی باشترە بەڵام ئەگەر ئەشکرێ بەم شێوازە بکرێت زۆر باش چکە بەڕاستیت پێ بڵم ینی ئەگەر ئەم یادی لەدایک بوونە نەبووە لەو چەم منیژەم فکرێن بۆ نەهات بە کە ئەم شتە بگۆڕین ینی باشتر لەوەی کە هەیە خەڵک کە هەر کاتی پێوە بە سەرەبە بەڵام ئەتوانین بیگۆڕین بە شێوازێکی تر و ئەشتوانین بۆ نمونە هەنگاوێکی نوێ بنین یان ڕەنگە نتوانین گۆڕانکاریەک لە جیلی ئێستا بکەین بەڵام ڕەنگە گەر مناڵێک لە سەرەتاوە تێبگەێنرێت کە لەو ڕۆژەیە زیاتر احتیمام بە خێزانەکەی بەدایک و باوکی بدات کە هێناویانەتە دنیا ئەمە بۆ خۆی کللتورێک دروستەکە کللتورێکی جوان و خۆشەویستێکی زیاتر لێوان مناڵانە ڕاستە تەبەن بڵین بە پێوەی کە لەگەڵ چەند کەسێکا قسەم کردووە ئەڵێ کاک خۆ مناڵ ئەوە نازانێت بەڵام کاتێکە من باوکم بۆ مناڵەکەمی یەکەم ئەتوانم لە بەرچای مناڵەکەمان دەستخۆشی لە دایکی بکەم ینی من لێرە ئەتوانم کە گەورەکان کردیان ئەمی چاو لێ ماکات کە من کردم بۆ دایکم باوکم تەبە مناڵ تا 5 ساڵی دوای ئەولەوەتی ئەگا دەکرد ینی چی ڕوایە ڕاستە مناڵێسێکە بچووکە زۆر دڵی بەوە خۆشە
ڕاست ڕەنگە ئەوەی ئێمە ئەوەی پرۆژەکەیەوە ئامانشتانە زیاتر بۆ کەسێکی با بڵێن تر پێگەیشتووە خۆی توانای بڕاردانیە کە ڕاستە ئێمە تەبەن مناڵەکەمان ئەرسی ئەوشمان بۆ نەکات گلی لێ ناکەین یان زۆر ئیتمان پێ نادینەکە نەشی کات بەڵام کاتێک ئێمە گەشتوینە تەمەنیەوەی کە هەموو شتە باشەکان ئەزانین و تەبەن لە ماڵی سەربەخۆی خۆتی یا دوورکەوتیتەوە گەنجێکی لە زانکۆی ڕاستە بەداخشەوەی لەوچێ زۆر کەسەوە پێم وتی بینی نەبێ لەگەڵ دایکی یعنی ئەمە زۆر باش بێت بۆ گەڕانەوە بۆ لای ئەو ڕاستە دەرفەتێکە جۆرێک لەگەردن ئازایەتی ئەگەر ڕۆژێک ئازیێتمان نابێ شێکمان بڕواکە ینی نامێ ینی شتەکە بڵین 100% قسەکە بۆ شازکەم بەس دەتوانی لەو ڕۆژەیە لەگەڵ دایکیشت پەیمان تازەکەیتەوە ینی داوای لێ بڕن لە دایکەی لەگەڵ خوای گەورە بەڵێن تازەکەیتەوە ینی ئەتوانی دەستپێکی زۆر شت بێت لەو ڕۆژەیە کاتێکیش درەنگ نییە ینی ئەگەر بۆمە ئێستاش ئەگەر کەسێک بینەرمان بێ شتێکی بەرامبەر دایکی توێ ئەو دەرفەتێکە ینی ئەم بابەتە هەر لە ئێستاوە لە خۆیان جێبەجێ بکە لەمڕۆ ئیتر پەیمان بەدایکی بەسیا خۆت سەردانی بکە نامێکی خۆشی بۆ بنێرە گەر نەیتوانی دوور بوو لێی بە شێوازێک لەم شێوازانە دایکی بەسەر بکاتەوە ڕاستە تەبەن زۆر کەسی شوێ لە دەروی وڵاتە لۆ چێمە بۆی نەگونجێ بەڵام ئەوی شەرەتوانێت بە تەلەفۆنیان بە نامەیە بەم شازە چکا کاتێکە یعنی ئەو گەنجانی کە لە دەورن ئەڵێ گەڕینەوە بۆ نیشتیمان هەتا نەگەنە لای دایکیان بە نیشتمانی خۆیان نازانن ڕاستە ئەمە خاڵێکی گەنگتیش بەشن خۆیانێت تۆمەە هەموو ساڵێک ئەمە دووبارە بێتەوە کەواتە ئەنێ تۆ بەلایانی کەم هەموو ساڵێک بۆ خۆت دەرفەتێکت هەیە جاگەر چەند براو خوشکی ترت دەبێت ئەم مەجلیست بۆ دروستکەنەوە دیسان ئەوێتە دەرفەت هەیە تۆ سوود لەوە وەرگری کە هەریژنا خزمەتی دایکوێ کە ئەرکێکی دینیشە ڕاستە جگە لەوەش یعنی کەسانێک تەداخولی ژیانی شخصی ناکەن تقریبا ئەم یادی لە دایک بوون شخصیە بەڵام زۆر جار لە کەسانی تر بۆمانەکەن یعنی ئەمە تقریبا تەداخولکردنیەکە بەڵام تۆ توانی ئەو ڕۆژێکە یادی لە دایک بوون تۆ پێم وتی کۆبوونەوەگەکەی ئەشتوانی ئەو کەسانی زۆر نزیکەکانی خۆت ئەتوانی بانگەشتکەیت بۆ ماڵەوە ڕاستە زۆر باشە کاک عەبدوڵڵا بەدڵنیایەوە ئەم بابەتە ئەگەر هەر ئاوا قسەی لەسەر قسەی زۆر هەڵەگرێ بەڵام بەڵێ بگومان بۆی بینەرانیش لە پەیامەکەمان باش تێبگەن پێم وایە زۆر سادەیە ئەگەر بینەرێک دیسانەوە من بیڵێمەوە لە ڕۆژی لە دایکبوونی هەر کەسێکە بگەڕێتەوە بۆ ئامێزی دایەگە لە ژیانە بێ گە لە ژیانیشانە بێ ڕۆحی شاد ئینشەڵڵا تەمەندرێژی بۆ هەمووانشی لە ژیانن توانێت لە دوعایەکی خێر و وەروە کۆمەڵی خێر و خێرات دایکی بەسەر کاتەوە و ئەمەش دەرفەتێکی باشە وەکو باست کرد بۆ زۆر شتی ترکە کرد لەو ڕۆژەیە تۆ بیری بۆ بکەی بەجوق بەخۆ دراچوونەوەیەکی باش بێت بێگومان من پێم وایە بەجددی ئەگەر بۆمە کەسێک هەر یادی لە دایکبوونەکەشی کردو بە ئەوە لە بیر نەکە ئەگەر لە ماوەیەکە لە ماوەی ئەو ڕۆژەدا هەر دایکی بە جۆرێک بە جۆرەکان بەسەر بکاتەوە خودت هەدیەکی بۆ بکڕێ ئەوە لە بیر نەکات کە ئەمە دایکێتی ئەمی هێناوەتە ڕاستە ینی ئیتر ئەمە لە دوای چەند جار دووبارە بوونێ ینی کێک و ئەمڕازانەوەی هەر لە بیری شەکەی تۆ کە زانی و ئەمەی کە گۆڕیمانە باشترە و لێکەوتەکانی باشتریان زیاتر دڵخۆشتەکە وەک لەوەی کە ئێمە سوپایز بۆ من بکرێ بۆ دایکم بکرێ باشترە تاوان ئێمە لە بیرەکەین ئەچینە سەر ئەمە زۆر ڕاستە کەواتە دوشتی کۆتایی نازانم هاوکارم پرسیاری ما بێ خۆت هەمە بیرۆکەی کە بۆ خۆدا تۆ نازانم فرسەتیەوە بۆ ڕۆژی لە دایک بوون بێ خۆت بۆ خۆت کردوتە تەبەن خۆمدانا بوو بۆ پرسیارە بەڵام لەبەرەوەی کە من دەمێکە فکرەکەم هەیە بەڵام کاتێکە یعنی دەری نابڕیت بۆی بزانی ڕێهی چەند کەسێکی لەسەر وەرگری بۆی بزانی ئەمە بەدڵی کەسە بێت یعنی خۆشم نەمتوانی و بیکەم لەبەرەوەی کە چۆنەڵی تەنها لای خۆم بە بیرۆکەکە ینی بە کەسەکە دەسە جەمعی بێ ڕەنگە لەسەر دەرونیشمانە ئاسانتر بێ و ئاسوودەتر بتوانین ئەگەر هەدێش بەری بۆ دایکەی ڕەنگە لە ڕۆژای دایکی پێی سێر بێ بەجددی ئەوە بەم شێوازە یەشتی تر هەیە لێرە ینی تۆ ئەمە بۆ یەکەم جارە کەرەکرێ لۆ چێدایکی داگادار نەبێت یان هەربیریشی نەبێ بەڵام کە تۆ ئەمە دووبارە کردەوەی تر دایکی شت
هەموو یادەکانی لە بیرە ینی چاوەڕێی تو ئۆکات یعنی ئەلەوە چێ ئەو ڕۆژێ ئەکەربێت و شتەکە بێ بە عام و بە بەردەوامی ئەو ڕۆژە لەوە چێ خۆی بڕازێنێتەوە یان خۆی ئامادەکاری بکە بۆ ڕۆژە ئەشێ ئەو ڕۆژە و چاوەڕێی تۆ بکە ئەو سوپرایز بۆ تۆ بکات ڕاستکە تۆ ئەڵێ ئەچی ئەڵێ ئەمڕۆچمەوە ئەگەڕمە بۆ دڵنیایکەی کە ئەچی بۆ لای لۆ چی ئەو بتوانێت سوپرایزێکت بۆ بکات ڕاستە ئەوە شکرێکی جوانە کەواتە پەیامت بۆ ئەوانەی ئەمڕۆ چەندی مانگە ڕۆ 12 مانگە بۆ ئەوانەی 12 پەیامت بۆ ئەوانەی ئەمڕۆ 12 ڕۆژی لەدایک بوونیانە پەیامەکەم بۆ ئەوان ئەوەیە کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەربڕێنی بێت ئەم لە جێشی یەکەم بابزانی باوان توشکەین ئیشەڵا توشکردن نابێت ینی بەشێکی توش خێرە بن ئیشەڵا تووشی شتێکی خێرە بن من داواکاریم لەوان ئەوەیە کە ئەوان ڕێچکە بشکێنن بۆ کەسانێک کە بە دوای خۆیانەیەن والله هیواداری ساڵێکی تر ئەو کەسانی کە ئەنجامیان ناوە لە ڕێگەی پێیانەوە بێن و لێرە قسە بکەن بە جدی خۆشحاڵم کە ڕۆژێ یعنی من ببیستم کە لە سەرەوەی کە ئێمە باسمان کردووە کەسانێک بڵێن ئێمە توانیمانەوە بکەین و زۆر ینی وەک سوود نا بڵین زۆر دڵمان خۆش بۆ لی لە سەرم کارە تاوەن ئێمەشە چاوەڕێواکەین کە خەڵک بەدڵی بێت وەکوی کە قەت نەکراوە بکرێت باشترە زۆر باشە بەڵێ بینەرانی عزیز ئەوانەی مالی 12 بابزانی ئەمڕۆ لە بریەوەی بچن بۆ کافی و ڕێستۆرانتێک هەڵبەتەوەش مافی خۆتانە دەرچوون ئێمە ناخەتان خێنێنە و هیچ جۆرێک لە کۆتوبەندەوە ئەمڕۆ بگەڕێنەوە بۆ ئامێزی دایکتان و لەگەڵەوە دیاریان بۆ بن و یادی لە دایکبوونی خۆتان و بە دایکبوونی دایکتان پێکەوە بگەڕن زۆر سپاس بۆ بەڕێز کاک عەبدوڵڵا ئافو باشتی تر بڵێم ئەوانەیە کە لەو چێت تا ئێستا ئەوەی کە ئەمڕۆ یادی لە دایکبوونیانە لەوە چی ئامادەکاریان کردبێت بۆی ئەمانیش ئامادەکاریەکان بێ سوود نەبێتوان ئەمیش بکەن و ئەویش بکەن لەگەڵیە ڕاستە جانە دەستکانە خۆش بێ بەڕێز کاک عەبدوڵڵا محمود چالاکەوان خاوەنی بیرۆکەی ڕۆژی بەدایک بوون لەم تەوەرەیە لەگەڵ مام و سپاس بە ئامادەبوونیت بڵێ کەما بێ ئەزیزان ڤیدیۆکمان هەیە پرۆژەیەکی لە بەرگرتنی قورئانە ئاهەنگێک سازکراوە بۆ کۆتایی هاتنی ئەو پرۆژێ با بێکەوە بینەری ئەو بابەتە بێت بفرمێت بۆ پێدانی بڕۆنامی زانستی تەجوید بە ئەم بەڕێزانی کە ناویان دەخوێنینەوە ڕۆژێکە بێت بەروبوومی ئەو خێرە وەرەگریتەوە خۆمان نەگەڕایەوە لای خوای پەروەردگار پێگەیەنەری برایەکین سبەینێ بۆ ئەندازیار ئەگەر نەخشەیەکیان دایە دەست بسم الله الرحمن الرحيم اللهم ارحمني بالقرآن واجعل لي إماما ونورا وهدى ورحمة اللهم لك الحمد والشكر كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك سپاس ستایش بۆ پەروەردگاری جیهانیان کە یارمەتی داین کاتی پێبەخشین و فرسەتی داینێ یەکێک بین لە بەشداربانی خولی بیستەمینی زانستی جوانخوێندنەوەی قورئانی پیرۆز لە ڕێکخراوی ئیقرا بۆ زانستەکانی قورئان لە لقی هەڵەبجە ئێمە سپاس بۆخوا ئەنجامی بە ڕێژەی لە سا 97 توانیمانە پلەی یەکەم بێنین سپاس بۆخوا و پیرۆزبایی لێرەوە لە خوشکوبرانی تریشم ئەەکەم بەشداربووی ئەم خولە سپاس بۆخوای گەورە سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزان میوانان سپاس بۆ ئەوەی کەناڵی ئاسمانی پەیامش کە ئەمڕۆ بەشدار بوو لەم ئاهەنگەی ئێمەدا ئێمە بۆ ماوەی 9 مانگ لە لقی هەڵەبجەی ڕێکخراوی ئیقرا بۆ زانستەکانی قورئانی پیرۆز بەشداریمان کرد لە خولی جوانخوێندنەوەی قورئانی پیرۆز تەجوید سپاس بۆخوا لەگەڵ خوشکوبرایانمان کە بۆ ماوەی 9 مانگە بەشداریمان کرد 22 برا بەشدار بووین لەگەڵ 57 لە خوشکانمان بۆ ماوەی 9 مانگ بۆ ماوەی 40 کاتژمێر لە چلوانەی تیۆری و کرداریدا هەروە سازکردنی سیمینار و دواتر تاقیکردنەوەی پراکتیکی توانیمان کۆتایی بە خولەکە بێنی سپاس بەخوا وەک بەشداربێکی خولەکە لەسەر راستی برایان توانیمان پلەیەکەم بەدەست بێنین ئایا ئەحکامی میمی زەنەدار و نونی زەنەدار کامەیە و تەواو ڕاستانەکەم لە خولی زانستی تەجوید لەیەکەم بەدەستێنا تا ڕادەیەک بۆ من ئاسان نەبوو چونکە پیشێکی قورسم هەیە لەگەڵیا لە سەرەتای خوڵەکەشەوە نەمتوانی بەشدار بم ڕاستیەکەی دابڕانێکم هەبوو بەڵام سپاس بەخوا خوای گەورە ئەو شکۆیی پێم بەخشی توانیم لە یەکەم بەدەست بێنم هەستێکی زۆر خۆشم هەیە هەستێکم هەیە نەزانم چۆن دەری بڕم توانم بڵێم خۆشترین ڕۆژی ساڵم بووە وەکتەکەی مۆردانەمان لەگەڕەکی مۆردانە سەقاڵیدات خوێندووە
وەگوتمان لەسەر چ و شراوی ئەقرادا پێدەوترێن مەخارجی حروف چییە؟ الحەمدولله ئیسفادەیەکی باشمان کردووە بەڵێ ئەمە لەوە پێش هەرخۆمان لە بۆ نمونە لە ناو دەرس خوێندن و ئەوانە بووین بەڵام ئەم تەجوید و زانست و مەخرەجەکان ئەوانە وای لێ کردوین ئیتر نەتوانین بە ئاسانی وەکو جاران قورئان بخوێنین چونکە هەڵەیەک و کرد لەوە پێش لە نەزانی نابێت ئێستا کە زانیوتە نابێت دووبارە بکرێتەوە لەوە بۆیە الحەمدولله ئەمە ئیسفادەیەکی باشمان لێ کردو. بەڵایزان دیارە وەرزەکانی هەرێمی کوردستان کۆمەڵێک تایبەتمەندی خۆیان هەیە لە ڕووی بەرهەموو میوەکانەوە لە وەرزی گەرما یا سەرەتای هاوین و ناو هاوین لە کوردستان بەرهەمێکی نوێ هەیەویش پێگەیاندنی قەیسیە نازانم ئەگەر بەڵێ دیارە ئامادەنیە ئێستا لە ڕۆژێکی تردا ئیشەڵا پێشکەشی ئێوە دەکەین ئێستاش گەشتنە تا کۆتایی بەرنامە و تۆر و بابەتەکانی ئەمریکایان ڕۆژمان پێشکەشکردن هیوادارین جێ سوود و سەرنجی ئێوە عەزیز و خۆشەویست بێ و خواتان لەگەڵ.